سڵاوی خۆی گەورەتان لەبێت خۆشەویستان و ئازیزانی پرۆگرامی سیگەوهەر زۆر خۆشحاڵین لە شوەیەکی دیکەدا لەگەڵ هاوکارم هۆنیا خان بووینە میوانی ماڵەکانتان. خۆشەویستانم شێوەیەش بابەتێکمان بۆ ئێوە خۆشەویست ئامادە کردووە کە پێشکەشتان دەکەین بە یارمەتی هاوکارانمان لە ژووری کۆنتڕۆڵ و هەروەها پشت کامێرە تا درنگانی نیوە شۆ لەگەڵتانە بین و بابەتەکە گفتوگۆکن لەگەڵ میوانەکانماندا. هەروەها ئەمەوێت زۆر سپاسی سپۆنسەرەکانم بکەم کە MK شۆپینگ کار لە چەکانی ئێمەی دابین کردووە کانە نیشانشانەکەوێتە بازاری بەختیاری بەرامبەر بە بازاری ڕازاوە یەکەم دوکانی لە چکە. هەروەها باخان حیجاب کە دەکەوێتە تەلاری ئاوباریک نهۆمی دووهەم دوکانی ژمارە 119 و 120. بەڵێ هۆنیاگیان تەورەکەمان باسکەیت لەگەڵ کۆمەڵک خانمی بە ئەزمموی پێشەنگایە کە باز لە خانمانی پێشەنگ ئەەکەین و تا چنێک خانمانی پێشنگ دەبنە هۆی هەوێنی پاراستنی خێزان و چڕۆڵێک دەبینن ئەو ئەرکانە چێکە لە خێزاندا ئەمان پێیان سپێنراوە ئەو مافانە چییە کە دەبێ هەیان بێ وە چ کاریگەریەکیان دەبێت لەسەر تاکانی ناو خێزان لەسەر کۆمەلگا و بەگشتی چۆن بتوانن ئافرەتان ببنە قدوەیەک پێشەنگێک کە دەستجیان دیار بێ لە کۆمەلگادا و هەندێک کاری جوان بکەین و نمونەشمان زۆر بۆ هەر لە ئیسلامە خێزانەکانی پێغەمبەر دووری خوان لەسەر بێن نمونەی باڵا بوون بۆ ئێمە ئەو بە درێژایی بابەتەکەمان گفتوگۆکەن لەگەڵ میوانەکانمانە و زیاتر باسی لێ بەڵێ بێگومان خانم لە کۆمەلگادا هەم دایکە هەم خوشکە هەم کچە بێگومان ڕۆڵێکی زۆر زۆر گەورەی هەیە کە دەکرێت کۆمەلگایەکی تەندروست بنیاد بنێت هەر لە ناو خێزانەکەی خۆیەوە ئیتر هاوسەر بێت یاخود کچ بێت هەر لە خێزانەکەی خۆیەوە ئەتوانم بێتە پێشەنگێک بۆ خێزانەکەی خۆی دواتر دەتوانێت بێتە پێشەنگێک بۆ کۆمەلگا. ئەم شەویش ئەم بابەتە گفتوگوی زیاتری لەسەر دەکەین بە میوانداری میوانەکانمان کە هەرێکە لە مرواری محەممەد کە بانخوازە لەگەڵماندایە و هەروەها نەجیبە شێخ لەتیف کە ئەویش ڕێنماییکاری خێزانیە و هەروەها نەربین مستەفا کە ئەویش ڕێنماییکاری خێزانیە لە ستۆدیۆ لەگەڵمان دەبن و زیاتر گفتوگۆی بابەتەکەمان دەکەین. زۆر بەخێر بن. مامۆستا مرواری بام لە تۆ دەست پێ بکەم. سەرەتا باسێکم بۆ بکەی بزانم لە ئاینی پیرۆزی ئیسلامدا لە فەرمودەکاندا چۆن باسی ئافرەت کراوە. بەنای خۆی بەخشندەی میهرەبان دەستخۆشی بەرنامە جوانەتان لێ ئەەکەم دەستان خۆش بێ لە شتان ساغ بێن لە خۆی پەروەردگار داواکاری ئینشەڵڵا تا ئەدە عیبادەتی ئەم چەند ڕۆژەی مانگی ڕەمەزانی لێ قبول کردبینی و تەمەنمان باقی بکا لەسەر خێر ئینشەڵڵا بگەین بە شەوانی قەدر وەلێ سڵاو و ڕێز و حورمەتم هەیە بۆ بینەرانی بەڕێز و خۆشەویست. دیارە خێزان کە بەردی بناغی کۆمەلگای و لە ئاینی پیرۆزی ئیسلامدا گرنگێکی تایبەتی پێدراوە وەخوای پەروەردگار لە قورئاندا زۆر باسی ئافرەتانی پێشەنگی بۆ کردوین. نمونەی زۆرمان هەیە لە قورئاندا کە ئافرەتانی پێشەنگ چۆن توانی ئەوانە هەم خێزانەکانیان سەرکەوتوو بوون و هەم کۆمەلگاکەیان. یەکێک لەو ئافرەتە سەرکەوتوانە لەو قیادە گەورانە لەو سەرکردانە کە بەڵقیسا بووە کە پاشای سەبەع بووە. خۆی گەورە لە قورئاندا زۆر بە نمونەیەکی بەرز و جوان و عاقڵ و ڕۆشنبیر و فامیدە باسی دەکات. کاتێک کە توانی بێتی کۆمەلگاکەی لە شەڕێکی نابەرامبەر ڕزگار بکە لە ناڕەحەتیەکی زۆر گەورە ڕزگاری بکات و بەلێهاتووی و سەلیقەی خۆی بەڕاوێشکردن لەگەڵ دەوروبەرەکەیدا کە ڕاوێشکردن یەکێکە لە بەردی بناغی خێزانێکی سەرکەوتوو یان کۆمەلگایەکی سەرکەوتوو یەکێکە لەو بنەمانەی کە خێزانی پێ ئیستیقرار دەکرێت بەڕاستی. ئەم ئافرەتە بە سەلیقە و کارام و فامیدەیە توانی بێتی ئەو خەڵکەی خۆی هاوڵاتیەکانی خۆی ڕزگار بکە لە شەڕێکی نابەرامبەر و دان بە حەق و ڕاستیدا بنێت و مسلمان بێت و لەگەڵ حەزرەتی سولەیمانە ڕێککەوێت. ئەمە بۆ خۆی گرنگێکی زۆر تایبەتی خۆی گەورە زۆر بە گرنگی تەماشای کردووە. چونکە ئەگەر سەرکردە بەڕاستی سەرکردە ئەو سەرکردەیە کە بتوانێت کۆمەلگاکەی لە قەیرانەکان ڕزگار بکە نەک سەرکردەیە کە کۆمەلگاکەی تووشی قەیران و ناڕەحەتی زۆر بکە. بەڕاستی بەداخەوە کە زۆر جار دەبینین هەندێک لە سەرکردەکان کە زۆر نافامیدن لە باتی ئەوەی کۆمەلگاکان ڕزگارکەن لە نەهامەتی لە ناخۆشی لە ناڕەحەتی بەڵام بەداخەوە کۆمەلگاکان تووشی ناڕەحەتی دەکەین. بەڵام تەماشا دەکەی ئافرەتێک بەو جۆرە لێ هاتوو هەیە بەو جۆرە توانیوێتی سەرکردەیەکی کارەمە بێ کە خۆی پەروەردگار هەتا دنیا بە دنیا لە قورئاندا باز دەکرێت و دەبێ خەڵکان چاوی لێ بکەن و چەندان ئافرەتی ترمان هەیە. یەکێکە لەو ئافرەتە بەڕێزانی کە خۆی پەروەردگار لە قورئاندا باسی دەکا خەولەی کچی ثەعلەبەیە کە چۆن توانیوێتی خێزانەکەی لە لێکەڵوەشان ڕزگار بکات کاتێک کە هاوسەرەکەی سوێن دەخواوکە ئەو کاتە ئەو سوێن خواردنانەوە بۆ کە ئافرەت و پیا و ئافرەتی لەیەکتری پێ حرام کراوە. دەچێتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ هاوسەرەکەم بە منی وتووە وەکو دایکم وای کە من لە ئەو حرامم ئێستا
گفتوگۆ دەکات لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم مجادلە دەکەن و خی پەروەردگاری لەسەر حوت تەبەقەی ئاسمانەوە ئەم گفتوگۆیان دەبیستێ ئەمەش ئەومان پێ دڵ بەڕاستی کە ئیسلام ڕێزی زۆر لە ئافرەت گرتووە فەرقی ئەوەی نییە ئەمە پیا و ئەمە ئافرەتە لە هەر شوێنێک ئافرەت توانی بێتی پیگابێتی توانا و تاقە و عقلی و فامیلی خۆی سەلمان دەبێت خی گەورەش پشتگیری کردووە و ئەم ئافرەتە خی پەروەردگار قورئانی لەسەردا دەبەزێنێ لە دوای ئەوە کە قورئان دادەبەزێ و پێی دەفەرمێ کەفارەتەکەی ئەوەیە و کە یان بەندەیەک ئازاد بکات دەفەرمێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هاوسەرەکەم توانای بەندە ئازادکردنی نییە اینجا دەفەرمێ با 2 مانگ لەسەرێک بەڕۆژ بێ دەفەرمێ ناتوانێت لەبەرەوەی پیرە دەفەرمێ خواردن بدا ئەڵێن ئەوەش ناتوانێت دوای هەندێک ئەڵێ خەندێک خورما بێنە هەندێک خورما دێنێ خەولە دەفەرمێ منیش بۆ خۆم هەندێکی دەخەمە سەر لێرەدا مەبەسمان لەم کەلیمەیەکە چونکە دەیەوێت خێزانەکەی لێ کەڵنەوەشێ دەیەوێت خێزانێکی سەرکەوتی پێشکەش بە کۆمەلگا بکە کە کۆمەڵێک مناڵێن هەیە بۆ خۆشی هاوکاری دەکات لە دانی فیدیەکەیدا بەڕاستی ئەمانە نمونی ئافرەتانێک بوون کە توانیویانە هەم خێزانێن هەم کۆمەلگایان بەرەو ئاقارێکی ئارامی و سەرکەوتو بەرن دەستخۆش بێ خاتونە جیبە دووبارە بەخێر بیتەوە باسی ئەوە بکەین کە ئافرەتی پێشەنگ کێیە یعنی زۆر جارەوترێ کە باسی پێشەنگەکەیان سەرکردە ئەکەین یەکسەر سەرۆکی وڵاتێکمان بیرەکەوێتەوە بەڵام بۆ ئافرەتان ڕەنگە بە شێوەزێکی جیاواز بێ چی ئافرەتێک دەوترێت پێشەنگ و کەسێکی دیار لە کۆمەلگادا و کاریگەری هەبێت بەڵێ بەناوی خی گەورە میهرەبان دەستخۆشی لە ئێوە کە موسڵاو و ڕێزمانێ بۆ بینەرانی بەرنامەکەتان داواکارین لە خی گەورە ئینشاءڵڵا ڕۆژ و تاعاتی عیبادەتی ئەم ماگە پیرۆزەی لە هەموو لایە قوبوڵ کرد بێ و یارمەتیمامدا ئەو بەشەی کە لە ڕەمەزان ماوە ئینشاءڵڵا بەخێر تێپەڕێ لە سەرمان کاتێک کە باسی ئافرەتەکەین بەڕاستی کە ئەڵێن ئافرەتی پێشەنگ ئافرەت خۆی بۆ خۆی جارێ بزانین ڕۆڵی چیە لە کۆمەلگایە یعنی کاتێک گەڵێن ڕۆڵی ئافرەتان بێگومان هەر تاکێک کە دروست بووە کاتێک خۆی پەروەردگار مرۆڤی دروست کرد لە سەر زەویە ئەمانەتی کە خستۆتە سەر شانی مرۆڤ ئەم ئەمانەتە چۆن لە سەر شانی پیاوانە لە سەر شانی ئافرەتانیشە یعنی کاتێک باسی ڕۆڵی ئافرەتەکەین باسی ڕۆڵی مرۆڤەکەین پێشەوەی ئافرەت بێ یعنی ئافرەت پێشەوەی ئافرەت بێ مرۆڤێکە و بەڵێ مرۆڤە و خی گەورە ئەمانەتێکی خستۆتە سەرشانی ئەم مرۆڤە کە کاتی خی گەورە خۆی بە مەلایکەتەکانە فەرمێ ئینی جاعیل فی الأرض خەلیفە خەلیفە یعنی ئەم خەلیفایەتێ جای نەکردوێتەوە دیاری نەکردو پیاوە یا ژنە بەڵکو هەردوو ڕەگەزەکەیە یعنی ئەم دوو ڕەگەزەکە خۆی گەورە دروستی کرۆ ئەمانەتی لەسەر شانداناون هەر یەکەوە بێ بە ڕۆڵی خۆی هەستێ جا ڕۆڵی ئافرەتان جیاوازە لە زۆر ڕۆ جیاوازە لە پیاوان و لە هەندێک ڕوویشەوە هەمان ڕۆڵە و لە کار و کردەوەی چاکە کە ئەنجامی ئەدا ڕۆڵی ئافرەتان لە چ بوارێکا پێشەنگە یا چۆن ئەتوانین بڵێن ئەم ئافرەتە پێشەنگە ئەوەیە کە ڕۆڵەکان بە جیاوازیەکانی و بە جیاوازی ڕۆڵەکانەوە ئەو بتوانێت هاوسەنگی ڕابگرێ لە نێوان ئەم ڕۆڵانە بۆ نمونە ئافرەت دایکە ئافرەت هاوسەرە ئافرەت خوشکە ئافرەت کچە لە هەمان کاتە ئەمە لە ناو خێزانە بەڵام لە دەرەوەی خێزانیش دیسان ئافرەت کۆمەڵی ڕۆڵی تری هەیە یعنی هەر کەسێ هەر ئافرەتێک توانی هاوسەنگێک ڕابگرێت لە نێوان ئەم ڕۆڵانە هەر یەکێک لەم ڕۆڵانە مافی خۆی پێ بدا و لێهاتووی خۆی بسەلمێنێت لەم ڕۆڵانە هیچ کام لەم ڕۆڵانەی چۆنەڵێ لەسەر حسابی ئەوی تریان نەبێ ئەو کاتە ئەتوانین بڵێنم ئافرەتێکی پێشەنگە چونکە توانیوێتی ڕۆڵەکانی خۆی بە شێوەیەکی گونجاو بە جوانی پەیڕەو بکات بۆیە کاتێک ئەگەر لە ناو خێزانە باسی ڕۆڵی ئافرەت بکەین چ ئافرەتێک پێشەنگە ئافرەتێک پێشەنگە کە بتوانێت هاوسەرێکی نمونەیی بێ دایکێکی نمونەیی بێ لە هەمان کاتە ئەگەر کچە و لە ماڵی باوکیایەتی هێشتا بتوانێت ڕۆڵی خۆی ببینێ وەکو کچێک یعنی ئەمانە هەر یەکە و ئەتوانین بڵێن ئانی ئەگەر ئێستا قسەی لەسەر بکەین ڕۆڵی هەر یەک لەمانە چۆنە لەوچە کاتەکەی زۆر بێەوە بۆ خۆی بابەتێکی جیاوازە جا کاتێک ئافرەت توانی ئەم ڕۆڵانە مافی خۆی پێ بداوە لە هیچ کامیان لەسەر حسابی لایەنەکەی تر نەبێ ئەو کاتە ئەتوانین بڵێن ئەم ئافرەتە ئافرەتێکی پێشەنگە و نمونەی زۆریشمان هەیە یعنی ئێمە زۆر جارە گەڕێنەوە بۆ مێژوو بەڕاستیاڵین لە مێژووە ئافرەتان ڕۆڵیا بەڵام لە ئێستاشا ئێمە ئافرەتانمان هەیە ڕۆڵی زۆر گەورە ئەبینن و توانیویانە خێزانێکی تۆکمە و پتەویان هەبێ لەگەڵ ئەوەی کە ئەرکی دەرەوەشیان هەیە
لەگەڵەوەی کە بۆ نمونە لەوانەیە فەرمان بەربێ لەوانەیە لە شوێنێکە کارێکی تری هەبێ لەوانەیە مەسەلەن لە ڕێکخراوێکە ئیش بکات یعنی بە هەر شێوازەکە لە دەرەوە کارەکە سێرەکەی ئەو ئافرەتی لە دەرەوە سەرکەوتوو بۆ ئەگەر بەراودی کەی سێرەکەی لە ماڵیشا سەرکەوتووە چونکە توانیوێتی هاوسەنگی ڕابگرێ چونکە نایوێت لەسەر حسابی هیچ لایەنێکیان ئەو لایەنەکەی تر ئەگەر وابوو بەڕاستیەوە پێشەنگ نییە ئەگەر توانم بۆ نمونە ماڵەکەی ئێهمال کرد و لە کاری دەرەوە سەرکەوتوو بوو ناتوانین بڵێن ئەمە ئافرەتێکی پێشەنگە یا ئافرەتێکی سەرکەوتووە و بە پێچەوانەشەوە. زۆر باشە مامۆستا نەرمی مامۆستا نەجیبە ئەرکی ئافرەتی جا کردەوە چ لە خێزان چ لە کۆمەلگایەدا بێت باشە کاریگەری ئافرەت چونکە ئەتوانێت کاریگەریەکی دروستی هەبێت لەسەر خێزانەکەی چ کچ بێت چ هاوسەر بێت چ دایک بێت. بەڵێ دەستخۆشی تەورەکەتان لە یەکەم عیبادەتی مانگی ڕەمەزانی لێ قبول کردبین و بە ئازادبووانی مانگی ڕەمەزانمان حسابکە ئینشاءالله لەوانەیە کە خوای گەورە لەم مانگە ئازادمانەکە لە ئاگر. طبعا ئافرەت ئەتوانێت ڕۆڵی هەبێت لە ناو خێزانەکەی خۆیان بەوەی کەوا وەکو ئەمانش ئیشارەتیان پێکرد ئافرەت یعنی ئەگەر حسابی پۆستەکەی بۆ بکەی زۆر پۆستی هەیە بۆ نمونە من هاوسەرم من دایکم من خاڵۆژنم ئامۆژنم کچم خوشکم پورم ئەم هەموو ڕۆڵانم هەیە وەکو پێگە ئەم هەموو پێگانم هەیە هەم لە خێزانەکەی خۆمە وەکو بنەماڵەکەی خۆم هەم لە بنەماڵی ماڵە خەزورانیشە تۆ کۆمەڵێ ئاستی هەیە کۆمەڵێ پۆستی هەیە تۆ بە چ شێوازێکە توانی کاریگەری دروستکەی وەکو ئافرەتێکی پێشەنگ طبعا لە چەند لایەنێکەوە توانی کاریگەری دروستکەی بۆ نمونە لە ڕووی عیبادات و پەرستشەکانەوە تۆ ئەتوانی کەسێک بی بە جوانترین شێوە بە تێر و تەسەلترین شێوە ئەدای عیبادەت و پەرستشەکانی خۆکەی بۆی ماڵ و مناڵەکە چاو لە تۆ بکەن لە ڕووی کۆمەڵایەتیەوە توانی کەسێکی کۆمەڵایەتی بی توانی واجباتی کۆمەڵایەتی هەم ماڵە باوانی خۆت هەم ماڵە خەزورانت بەبێت جیاوازی ئەداکەی بۆی ئەوانش بتوانن کەسێکی کۆمەڵایەتی دەرچن و بتوانن پەیوەندی کۆمەڵایەتیان هەبێت لەگەڵ دەوروبەری خۆیانە لە ڕووی کاری مەسەلەن چاکسازی نێو کۆمەلگا خزمەتگوزاری نێو کۆمەلگا کاری ڕێکخراوەی تۆ توانی بە شێوازێکی جوان ئەدایکێ بە شێوازێکی سەرکەوتوو ئەداکی بۆی ئەوانش بتوانن چاو لە تۆ بکەن بۆ نمونە مەسەلەن من ئەگەر کاری خێرخوازی بکەم کچەکەم چاو لە منەکە ئەو کاتە ئەو بە شێوازێکی بچووکتر بە گروپێکی بچووکتر تەقلیدی منەکە ئەو ئیشە ئەکا تێگەی ئەتوانێت تەقلیدی من کا و شوێن پێی من هەڵگرێ خۆی هەر قودوە بوون بۆ خۆی بریتێر مەسەلەن لەو ڕەفتارانە لەو کردارانە لەو گفتارانە لەو خەسڵەتانە لەو سیفەتانی کە لە کەسێکە شایستی ئەوەیە کە چاوی لێ بکرێت شایستی ئەوەی ئەو شتانە کە تەقلید بکرێتەوە کە کەسێک توانی لەو ئاستا بێت لە ڕووی سیاسەتکردنەوە لە ڕووی دایکایەتیکردنەوە لە ڕووی هاوسەرێتیکردنەوە ئەگەر من هاوسەرێکی سەرکەوتو بووم کچەکەشم بە هەمان شێوەی من ئەتوانێت لە ماڵەکەی خۆیان هەمان ئەو سیفەتانی من هەمان ئەو ڕەفتارانی من کە لەگەڵ لە ماڵەکەی خۆما ئەیکەم ئەویش سبێنێ لە ماڵەکەی خۆیان بیکە کەواتە قاعدەیەکی نفسی هەیە علم نفس هەیە کاڵێ الطفل لا يؤمن بما أقول ولكن يؤمن بما أفعل منال إيماني بوانية كهربي علي بلكو إيماني بوهي كالتوا أي بيني رنگدانوي لتوا أبيني تو بكردوا أي كتو بكردوا كرد ببيع أوي بي بليتو ببيع أوي سرخي تسري ببيع أوي بيكي بأمر بسريوا أوتوماتيكي خوي ورده أجر راسته خوش ئەو شتەنەکە وردە ئەبێ بە هەڵگری ئەو سیفەتانە ئەبێ بە هەڵگری ئەو کارانی کە تۆ لە ناو خێزانەکەی ئەیکەی خێزانەکو ئەوێنەیە گوایە هەمویان بەتاکید بە تایبەتی دایک کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ المرأة راعية مسؤولة وهي المرأة راعية في بيتها وهي مسؤولة عن رعيتها ئافرەت وەکو شوانێک وایە لە ماڵەکەی خۆیان بەرپرسیارە لەو لەوانەی کە لەژێر دەستیان کە مناڵەکانێتی کە هاوسەرەکەیەتی کە دەوروبەرەکەیەتی بە پێی قەرابەت و بە پێی خزمەتی کە دوورەکەونەوە بۆیە ئەتوانێ ئافرەت بەکردەوە بتوانێت قدوەیەکی جوان بێ پێشەنگێکی جوان بێ بۆ مناڵەکانی بۆ دەوروبەرەکەی بۆ دراوسەکانی بۆ هەموو ئەو کەسانی کە لە دەورینی بتوان چاوی لێ بکەن و چ لە ڕووی عیباداتە لە ڕووی کۆمەڵاتی و لە ڕووی خزمەتگوزاری و لە هەموو ئەو ڕوانەوە کە پێویستە ئافرەت ڕۆڵی تیا ببینێ ئەوانش بتوان هەمان شێوەی ئەو هەڵگری ئەو سیفەتانە بن و بتوانن لە ناو خۆیانە بەرجەستەی بکەن. مامۆستا مرواری مامۆستا نەرمین وتی کە ئافرەت قودوەیە لە خێزانەکەی خۆیدا چەند نمونەیەکی باڵامان هەیە لە ئیسلامدا چ لە خاتو خەدیجە بێ خاتو عایشە بێت فاتیمەی کچی پێغەمبەر بە درودی خوای لێبێ ئێمە چۆن بتوانین وەکو ئافرەتێک چاو لەوان بکەین و سیفەتە باشەکانیان هەڵبگرین و ببینە پێشەنگێک بۆ خێزانەکەی خۆمان. بەڵێ
وڵی جا ئەوە زۆر ئاسانە چکە ئێمە ئەمانە نمونانەمان هەموو خوێندوێتەوە هەموو لە مێژودا بۆمان باس کراوە لە سنەتی پێغەمبەردا صلی الله علیه وسلم بۆمان باس کراوە ئەیزانین گرنگ ئەوە ئێمە بتوانین جێبەجێکەین هەروکە خاتون نەرمین فەرمووی ئێمە ئێستا گرفتی کردەوەمان هەیە بەڕاستی گرفتی جێبەجێکردنمان هەیە هەمومان یعنی شتەکان ئەزانین بەس ئەوەی گرنگە کە لە کردەوەکانمانە ڕەنگ بداتەوە بەڕاستی زۆر قسەی لەسەر نەکرێ بەڵام بەکردەوە بتوانی بەرامبەرەکەت پێی وا لێ بکەی سەرنجی ڕاکێشی بەکردەوە جوانەکانە تەروەکو چۆن ئێستا ئێمە ئافرەتانی باڵا پۆش کە هەر یەکەمان لە شوێنی خۆمان لەوانەیە قدوە پێشەنگێکین بەڵام با هەر بەدەم ئەگەر وا بڵین بەدەم بڵین ئێمە پێشەنگین ئەوە نابێتە پێشەنگ بوون بەڕاستی ئەوەی کە دەتکا بە پێشەنگێکی جوان ئەگەر مامۆستای لە قوتابخانەکەتدا ئەبێ پێشەنگێکی جوان بیبێ بۆ فێرخوازەکانت بۆ مامۆستاکانی هاوڕێت ئەگەر دایکی لە ماڵەوە هاوسەری ئەتوانی بەڕاستی کاریگەری هەبێ ئەنجا خاڵێکی تری زۆر گرنگ بەڕاستی لە ڕۆ کۆمەڵایەتێکەوە بە تایبەتی ئافرەتانی پێشەنگ ئەبێ لە ڕووی کۆمەڵایەتیشەوە زۆر گرنگی بەم لایەنە بدەن چونکە بەڕاستی من زۆر کەسم یعنی پێشک دێ کە کاتێک هاوسەرگیری کە دەچۆتە ماڵە خەزورانی کە بینی بێتی لەوانەیە چەند شتێکی نام و هەبیبێ لە ناو کەس و کار و خزمەتیدا بەس ئەم بەلی هاتووی خۆی بەو شارەزابوونی خۆی بە دینداری خۆی توانی بێتی سەرنجی ئەو بنەماڵی ڕابکێشەوە لێ بکە هەمویان کۆ بکاتۆ لەیەک باز نەدا ئەمە زۆر مهمە بۆ ئافرەتێکی بانخواز بۆ ئافرەتێکی پێشەنگ بتوانێت پێشەنگی تائیفە و خزمەکانیش بکات بە تایبەت خزمانی هاوسەری یەکێک لەو خاڵانە کە جیاوازی نەکردنە لە بینی هەردوو لایەنەکە ئەمە زۆر گرنگ کە ئافرەتان گرنگی پێ بدەن بتوانن ئەم خزمانە بەیەکەوە کۆ بکەنەوە لایەنە کۆمەڵایەتەکان تند و تۆڵ بکەن سەرنجیان ڕابکشە بکردەوە جوانەکانی خۆی بە جیاواز نەکردن بە هاوسەنگی ڕاکردن لە بینی هەمویاندا ئێمە دەتوانین بەکردەوەکانمان باشترین شدەوەیە خۆی پەروەردگار دەفەرمێ فەسیر الله عەمەلەکم خی گەورە تەماشای کردەوەکانتان دەکات تەماشای کار و کردەوەتان دەکات نەک ڕواڵەت و قسەکانمان بۆیە دەکرێت ئێمە بەکردەوە ئەم شتانە هەمووی پسەلمێنی بە بەرامبەرەکانمان سەرنجی بەرامبەرەکانمان ڕابکێشین کەمترین قسەمان هەبێ و زۆرترین کردەوەمان هەبێ لەوانەیە هەنێ خاتونیش توانێت ئەویان هەبێ کردەوە بکەم بەڵام چواردەوەرەی ئەوەندە سەر کۆنەی ئەکات و ئەیچۆسێنێتەوە یان بوون پێ ئەمە بۆ تۆ نابێ بۆ تۆ گونجاو نییە لەوانەیە نتوانێت بۆ شێوەیە پێشنگایەتی خۆی دەربخات ئەخر دیارە پێشنگایەتی سەبر و ئارامی دەوێت هەموو شتێک هەموو کار و کردەوەی کە دەکەی ئەبێ سەبریشی لەسەر بگری چونکە ئەگەر سەبری لەسەر نەگری بەردەوام نەبی لەسەری ناتوانانی بگەی ئەو ئامانجەی کە دەتەوێت پێشکەش بە کۆمەڵگای بکەی یان پێشکەش بە خێزانەکانی بکەی ئەبێ سەبری لەسەر بگری ئەبێ هەرچیەکت کردووە پێی وای لێ بکەی ئەوەندە ڕەوشتەکانت جوان بێ ئەوەندە ئەخلاقت جوان بێ ئەوەندە ئەخلاقت دیندارانە بێ تۆ ئافرەتانی پێشەنگ و ئافرەتانی خێزانەکانی پێغەمبەری خوا سڵاسم کردووە پێشەنگی خۆت کەواتە تۆ هیچ کاتێک پەشیمانی لەو کاری خۆت کە دەیکەی تۆ ئامانجێکی دیاریکراوت هەیە دەتوانی تۆ بە ئەوی ئەوە بکەیت نەک خوا نەخواستە ئەو وا لە تۆ بکا کە تۆ پەشیمان بێەوە لە ئیش و کارەکانی خۆت دەستپاش پێخوا مامسانەجی بە کاتێک باسی بابەتی ئافرەتانەکەین خۆتان ئەزانن کە لە ڕخراوەکانی شائیشتان کردووە کە دایمەن ئەم بابەتانە بابەتێکی جەدەلین هەمیشە گفتوگۆ مشتومڕی لەسەرە بەڵام ئیسلام یەتەوە زۆر بە جوانی ئەرک و مافەکانی ئافرەت دابەشەکە ئێوە و کوڕاوێشکارە یان بە کوڕنمایی کارێکی خێزانی تا چنێک پێتان وایە ئاینی ئیسلام ئەم ئەرک و مافانی بە شێوازێک جاکرۆتەوە بۆ ئافرەتان کە زۆر بەباشی دەتوانێت هەم پای خێزانەکەی هەم پای کۆمەلگاش ڕابگرێت بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە ئەگەر سەیری ئاینی پیرۆزی ئیسلام بکەین ینی کە زۆر زۆریش باس کراوە بەڕاستی ئەوەی کەسێک بێوێت شارەزابێت لە ئاینی پیرۆزی ئیسلام یعنی وەبزانم هۆکار زۆرە و وەسیلە زۆرە بۆ ئەوەی کە ئەو بتوانێت لە ڕێ ئەوە شارەزابێ هەر کەسی شارەزابێ ئەبینێکە لە ئاینی پیرۆزی ئیسلامە بەڕاستی ڕۆڵی ئافرەت زۆر زۆر گرنگی پێدراوە و خی گەورە ینی هەر کار و کردەوەیەک لەبەر خاتری خی گەورە بێ ئێمە بۆچی ینی ئێستا ئافرەتانی باڵاپۆش ئافرەتانی دیندار ئەو ئافرەتانی کە خۆیان بەبانخوازە زانن هەموو هەوڵ و جوهدێکی خۆیان خستۆتە کار بۆ ئەوەی کە چاکسازی لە کۆمەلگا بکەن بۆ ئەوەی کە ئەو دیاردەنام و خراپانی کە لە کۆمەلگا هەیە کە ئافرەتان بەلاڕێ ئەبرێ نەیهێڵن وە کەمی بکەنەوە و کاریگەری ئیجابی لەسەر ئافرەتان دروست بکەن بۆچی چاوەڕێی ئەجر و پاداشتن لەخوا چونکە ئەم بەڵای ئەرک و مافەکان جیا بکەینەوە یان هەندێکی لێ باسکەین کە بۆنە لە ئیسلامە چۆن هەندێک ئەرک و ماف بۆ ئافرەت جیاکراوەتەوە ڕەنگە هەندێک لی شارەزانە بن بەڵێ بە دڵنیایەوە ئەرک و مافەکان ینی دیارە ئەگەر بۆ نمونە ئافرەتان ئەوەی کە واجبە لە سەریان پێش هەموو شتێک ئەوە عیبادەت و پەرستشی ئەو پەرستشانەیە کە
خی گەورە بۆی دیاری کردوین یعنی ئمە لە قورئانە لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاماژەی پێکراوەکە پیا و ئافرەتی ژۆک و پیا و ئەو ئەرک و واجباتانەی لەسەرە کە بەرامبەر بە خی گەورە جێبەجێ بکات لە فەرزەکان لەو شتانەی کە سنەتە و ئەجر و پاداشتی زۆری هەیە ئەمە ئەتوانین بڵین خاڵی یەکەمە دوای ئەوە ئەو ئەرکانی کە لە سەرشانمانە وەکو ئافرەتێک وەکو دایکێک بۆ نمونە من وەکو دایکێک کاتێک کە لە پەروەردەی مناڵەکانما هەرچی لە تواناما هەیە ئەی خەمەکار و هەرچیم بۆ بکرێ ئەتوانم بیکەم ئەمە ئەرکێ بە ئەرکێک ێزانم چکە من کە خی گەورە بەسەری کردومەتەوە مناڵی پێبەخشیوم ئەو ئەرکە لە سەرشانی منە کە ئەبێ منیش بە جوانترین شێوە ئەم مناڵە پەروەردەکەم و بیخەمە کۆمەلگا و هەم بۆ دنیاش و بۆ قیامەتیش من ئەجر و پاداش وەرگرم لەسەری و خی گەورە لە خۆم ڕازی کەم لەم ڕۆوە بە هەمان شێوە من وەکو هاوسەرێک کۆمەڵی ئەرک و مافم لەسەرە کە بەرامبەر بە هاوسەرەکەم جێبەجێ بکەم وەکو وتمان وەکو دایەک وەکو خوشک وەکو ینی وەکو کچێک من بەرامبەر بە دایک و باوکم یعنی من ئێستا کە ڕاستە لە ماڵی خۆمان بەس دایک و باوکم کە لە ژیانە ماون کۆمەڵی ئەرک و واجبات لەسەر شانی من بەرامبەر بە دایک و باوکم جێبەجێ بکەم ئەمە لە ناو خێزانە کاتێکە چیتە دەرەوەی خێزان بە دڵنیاییەوە ئافرەت ئەتوانێت ڕۆڵی زۆر گەورە ببینێت لە چاکسازیکردن لە ناو کۆمەلگایە چکە وەکو وتمان خۆی گەورە کاتێک ئەم پەیامەی ناردووە بۆ ئینسان ناردوێتی ئەمە پێویست بەواکە هەتا ڕۆژی قیامەت کۆمەڵە کەسێکە بێ بیگەێنێ چکە وەکو خۆت وتە ینی هەنێک کەسێ لەوانێ نەزانێ یعنی ئەرکی ئێمە کە ئەگەر شارەزاییەکی کەمیشمان هەبێت لە ئیسلام ئەرکی ئێمەوەیە کە بیگەێنین کە خەڵکانی تریش ئاگادار بکەینەوە لەوەی کە خۆی گەورە واجبی کرۆ لە سەرشانمان ئەوەی کە ڕێگری لێکردوین و تاوانبارە بین ئێمە لی دوور بکەوینەوە ئەنجامی نەدەین ئەمانە کۆمەڵ یعنی ئەو ئەرکانن کە هەر یەکی ئێمە بۆ نمونە لە هەر یەکێک لەو ڕۆڵانی کە ئاماژەمان پێکرد کۆمەڵی ئەرگە خاتە سەرشانی ئێمە کە بێ ئێمە جێبەجێ بکەین بۆ نمونە لە دەرەوەی خێزان کاتێکمە ڕۆڵی چاکسازیە بینین بەڕاستی یعنی ئەمە ئاسان نییە یعنی کە عینوانی بەرنامەکەیەوە بوون بە قودوە و پێشەنگ ئاسان نییە یعنی تۆ ئەبێ ئافرەت ئەبێ زۆر هەوڵ بدا لەگەڵ خۆیە و خۆی پێ بگەێنێ و بتوانێت شتێکی پێ بێ بیگەێنێ شتێکی پێ بێ بیبەخشێت یعنی شتێک لەوەی کە بۆ نمونە کەسێکە هەر یەکە خی گەورە بە هەرێکی پێ بەڵام لەوانەیە من بۆ نمونە بەهۆی هەوڵ و ماندووبوونی خۆم شتێک زیاتر بزانم لە کەسێکی تر یعنی ئەمە ئەرکە لە سەرشانی من کە بێ ئەو کەسە ئاگادارکەمەوەی بیبەخشم ئەوەی کە لە لامە بیبەخشم بە کەسانی تر بۆ ئەوەی کۆمەڵگەکەمان خۆشگوزەرانی و ئەمن و ئاسایشی تیا بەرقەرار ببێت و ئافرەتانمان دوور بکەونەوە جا ئێمە خۆشبەختانە ینی ئافرەتان لە ئیسلامە تەنها لە ڕیبان خوازی و داوەوە تەنها لەگەڵ ئافرەتانە ینی تەعاملیان نەکردووە چەنەها ئافرەتی پێشەنگمان هەبووکە قوتابیەکانیان پیاو بوون یعنی دانیشتون گویان لێ ڕاگرتون و بە پێشەنگ و بە قودۆی خۆیانیان زانی بە مامۆستای خۆیانیان زانیون بۆی ئەمانە هەمووی ئەرکە لە سەرشانی ئێمە وەکو ڕۆڵمان هەبێت لە کۆمەلگایە کاتێکی ژە چینە دەرەوە خی گەورە بێگومان تەنها ڕۆڵی ئافرەتی لە ناو خێزانە کورد نەکردوتەوە یعنی کە ئەوە بەداخەوە زۆر کەس ئەو قەناعەتی هەیە کە وازانێ ئافرەت تەنها لە خێزانە ئەبێ مەسەلەن ڕۆڵ ببینێت و تەنها پەروەردەی مناڵ بکات و تەنها مەسەلەن وەکو هاوسەرێک دەستپێک لە خێزانەوە بەدڵنیاییەوە من ئەگەر نتوانم لە خێزانەکەی خۆمان مەسەلەن ڕۆڵم هەبێ مناڵەکەم بە گوێم نەکەنجە خەڵکی تر چۆن بە گوێمەکەوە نیە لەبەرەوە لە خێزانەوە دەست پێکە بەڵام ڕۆڵەکە تەنها لە خێزانە کورد ناکرێتەوە بەڵکو لە دەرەوەی خێزانج لە ناو کۆمەلگایە ئێمە ئەرک و واجباتێکمان لە سەرشانە کە ئەبێ زۆر بە ئەمانەتەوە و زۆر بە دڵسۆزی و خەمخۆرانە ئەو ئەرک و واجباتانە کە لە سەرشانمانە ئەدای بکەین ڕۆڵێکی گشتگیری هەیە بەدڵنیاییەوە بڵێ پێشی پرسیارەکەی لە نیاخان ئیزافێک بە قسەکانی نەجیبەخان بۆ نمونە کۆمەڵی شت وەکو هەنیاخان باسی کرد هەنی ئافرەت هەیە شارەزایی نییە نازانێ و ئەرکی ئەوە لە ناو کۆمەلگایە بۆ نمونە شتێکی زۆر بەسیت کە زۆر ئافرەت بە ئەرکی خۆی نازانێ شۆردنی مردوو بۆ نمونە مردوویەک لە ئافرەتێک ئەمرێ لە گەڕێکێکە ئەگەر ئافرەتێک نەبێ لەو گەڕەکە ئەو مردۆ بشوە هەموو ئافرەتانی ئەو گەڕەکە تاوانبارن چکۆمە فەرزی کیفای پێوترێ ئەگەر یەک ئافرەت هەبێ هەستێ بە شۆردنی ئەم مردۆ کفنکردنی و حازرکردنی هەموو تاوانەکە لەسەر ئافرەتانی ئەو منطقەیە لا ئەچێ بەڵام زۆر جوانیش لە ئیسلامادانراوە ینی بۆ هاوسەرەکەی هەیە کە ئەم خاتونە بشوە لەگەڵ ئافرەتانە بۆی ئەم ئافرەتە حرمەتی پارێزراو بێت هەست کاتێک کە مردیش ینی ترەمە ئیسلام هەندێک ڕێشێنی داناوە خۆمان کە
مەبەستم چییە؟ مەبەستم ئەوە یعنی زۆربەی زۆری ئافرەتی ناو کۆمەلگا بە ئەرکی خۆی نازانێت کاتێک کە مردوویەک لە کۆڵانێکە ئەمرێ لە شوێنێکە ئەمرێ هەستێ بە شۆردنی یا جاری وایە سامی لێ ئەکالی ئەترسێ یا جاری بە ئەرکی خۆی نازانێ خۆی تێناگەیەنێ نازانێ لە ڕۆژ شەرعیەکەەوە ئەگەر کەسێک نەبێ ئافرەتێک نەبێ ئەم مردووە پشوا و کفنیکا و ئامادەیکە هەمویان تاوانبارە بن لە ڕووی کۆمەڵایەتیەکەەوە بۆ نمونە کاتێکە یەکێ لە سەحابەکان مردوویەکیان نێمرێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ خواردنیان بۆ ئامادەکەن ئەمە لە ڕووی کۆمەڵایەتیەکەەوە یعنی دڵنەواییکردن و دڵدانەوەی خاوەن مردووە بەوەی کەوا تۆ هەستی خەمی بخۆی خواردنی بۆ ئامادەکەی لە نزیکەوە بی دڵنەوایی بکەی سەرخۆشی لێ بکەی لە ڕووی کۆمەڵایەتیەکەەوە ئەمە هەمووی ئەرکە بۆ ئێمە وەکو ئافرەت بەڵام لەگەڵەوەشا زۆری ئافرەتان مەسەلەن یا تێناگەن لەوەی کامە ئەرکیانە یا خۆیانی لێ تێناگەن یا شارەزاییان نییە بەڵێ لە مامۆستا نەرمین دوای ئەوەی کە ئافرەت تێگەشتە ئەرک و مافەکانی ویستی ببێتە کەسێکی پێشەنگ لە خێزانەکەی خۆیەوە دەست پێ بکات ئایا تەنها خۆی بەتەنیا ئەتوانێت ئەو ڕۆڵە ببینێت یان پێویستە ڕەگەزی بەرامبەر و کۆمەڵگەش تەنانەت هاوکاری بکات بە تاکید پێشەنگ بوون هەر خۆی ئەم ئافرەتە چۆنە بێ بە کەسێکی پێشەنگ یعنی ئەم پێشەنگ بوونە لەگەڵ لە دایک بوونە لە دایکە بێ لەگەڵی ئەم پێشەنگ بوونە پەیوەندی بە زۆر شتەوە هەیە یەکێک لەوانە بۆ نمونە باگراوندی پەروەردەی ئەم تاکە ئایا خێزان هاوکار بووە کە ئەم چاوی لە دایکی کردبێ لە پوری کردبێ لە نەنکی کردبێ لە کەسە نزیکەکانی بە تەمەنەکانی ناو خێزانی کردبێ ئەزمونونەکانی ئەی وەرگرتبێ و لە خۆیان جێبەجێ کردبێ ئەمە یەکێکە لە هۆکارانەیەکەوە سیفەتی پێشەنگبوون لەم ئینسانەیە ئەگوازێتەوە بۆ نمونە باگراوندی پەروەردەی کەسەکە دوای ئەوە کۆمەلگا ئیتر کۆمەلگا بە ڕاگەیاندنەوە بە سۆشیال میدیاەوە بە خەڵکەوە بە هەموویەوە ئەمانە هەمویان ئەبێ هاوکار بن و هۆکار بن بۆ ئەو سیفەتی پێشەنگبوونە لەم ئینسانەیە قوڵکەنەوە تیا بیچێنن تیا پەرەی پێبن اینجا دوای ئەوە ڕەگەزی بەرامبەر بۆ نمونە ژن پیاوەکەی لە ناو خێزانەکەیە پیاوەکەی ئەبێ هاوکاری بێ دەستباری بێ بۆی ئەم ئافرەتە ئافرەتێکی پێشەنگ بێ بتوانێت ئەدای واجبەکانی بەرپرسیارەتەکانی خۆی بە شێوازێکی تەندروست و ڕێکوپێک و تێروتەسەل ئەداکە بۆی بتوانێت پێشەنگ بێ تەنانەت یعنی کەسە نزیکەکانیش بۆ نمونە من دایکم پورم ئەو کەسانی کە لێمەوە نزیک بن هاوکارم بن لەوەیە تەشجیع بکەن لە سیفەتێکی جوانە کە تیامایە تەشجیع بکەن لەوەی کەوا بتوانم کەسێکی پێشەنگ بن مەسەلەی پێشەنگ بوونیش زۆری بە ئیدارەدان ینی دەرەکەوێ بۆ نمونە تۆ کەسێک بی بتانی ئیدارەی ئەزەمات و ئیدارەی ئەو مەواقیفان و ئیداری ئەو شتانی کێتە ناو خێزانەکە و بتانی ئیداری بیت و تێیپەڕێنی بە شێوازێکی جوان یا جاری وایە لە ناو کۆمەلگایە یا جاری وایە لە ناو بنەماڵەکەیە تۆ بتانی بە ئیدارەدان و بە تەرتیبکردنی ئەو مۆقیفێکەیەتە پێشەوە ئیدارەی بێ جارێکیان ڕۆشتین بۆ شاغڕەویەک طبعا ڕێکخراوێک ئەوەی کردبوو تقریبا 400 کەسی داوت کردبوو لە نابینا و نابیست و کەم ئەندام و ئەمانی داوت کردبوو ئەو ڕێکخراوە بۆ ئەوەی کەوا بیان بە بۆ شاغڕەوی هەمی ئافرەت بوو؟ نە تێکەڵ بوو باشە تۆ ئەمانەت هێناوە لە بەیانی تا ئێوارە ئەبێ خواردنیان بۆ دروست بکرێ ئەبێ کەم و کەسری نەبێ ئەم باشە ئەم خواردنی 400 کەس لە شوێنێک لە دەرەوە یعنی لە دەرەوە تۆزە زەحمەتە ئەو شتە بکەیت فەزایەکی فراوان یعنی کینێکی کۆنتڕۆڵکردنی ئێوە بەڕاستی سیرەکەم یەکشپرزی دیارە و وەزعەکە تێک چووە و چی بکەین و چۆن دەست پێ بکەین و لەکوێوە دەست پێ بکەین و ئانە وتم ئیدارەکەی ئێنە دەستی من وتیانە ڕۆڵام مەمنونی شەبین وڵا باجێکیانیامێ منیشە سام هەر لەنا ئافرەتەکانە بەبێ ئەوەی هیچ پیاوی تیاپێ لەنا ئافرەتەکانە 5 کەسم داناوتم تۆ بەس خەریکی مریشکەکە بە 5 ترم داناوتم بەس تۆ برنج لێنێ 4-5 داناوتم بەس تۆ شلەکە لێنێ 4-5 ترم داناوتم بەس تۆ چالێنان ئیشی تۆ چاتێکردن مەجموعەیەکم داناوتم ئێوە سفرە ڕاخەن و شتەکانی سەر سفرەکە دانێن کە جەماعەت هاتەوە سفرە ڕاخرا بۆ خواردن ئامادە بوو بەس ئەوە ماوە تێ بکرێ خواردنەکەتان خۆش بوو مامۆستا زۆر بەلەزەت بوو عافێتان بێخوا جا کەسی ئیداری کاچێت ئەو شوێنانە ئەو شپرزەیە ببینێ ئیتر خۆی تەحمل ناکات ئەزانیی من کە شپرزیەکەم بینی وتم ئەمە بەبێ کۆنتڕۆڵ بکرێ کە شپرزیەکەم بینی وتم ئەکرێ من ئیداری ئەم وەزعەبەم وتیان وەڵای تر دەستمان پێکرد کە دەستمان پێکرد یعنی ئەم 400 کەسە هاتوونەتەوە هەنیان هەیانە نابیستە هەیانە نابینایە تۆ یعنی ئەمانە ئەبێ زۆر مڕاعەتیان بکەیت زۆر دەستیان بگری هیانە کەم ئەندامە هەموو باشمەوەسانەرمین
خێزانی ئێمە خۆ ئافرەتانی ئێمە کۆمەلگای ئێمە بەپێ ئەوەی کە تۆ تێکەڵی لەگەڵیاندا و تعاملت هەیە لەگەڵیاندا تا چۆنێک توانە ئیدارەدانیان هەیە ئایا هەست و سۆز و عاتفێت زاڵنی بەسەریانە لە بەڕێوەبردن و ئیدارەداندا؟ بەڵێ ئەوە تاسیری هەیە، کاریگەری هەیە بە تاکید، جاری وا هەیە هەست و سۆزەکەی ئەوەنە زاڵە ئیداری وەزعەکەی پێ ناکرێ تێگەی، بەڵام خۆی لە هەموو حاڵەتێکا لە کاتێکا مەسەلەن سێ چوار حاڵەتمان هەیە، کێشە و مەشاکیلمان هەیە، حاڵەتی خۆشیمان هەیە، حاڵەتی ناخۆشیمان هەیە، هەر یەکێک لەمانە تۆ بێ کۆنتترۆلی خۆت بکەی بۆی بتوانانی ئیدارێکی سەرکەوتوی ئەو حاڵەتە بی، کۆنتترۆلی خۆت بکەی بۆی بتوانانی تەنانەت لە کاتی پرسە و ناڕەحەتیشە ئەوەنە نەشڵەژی نتوانی ئیداری وەزعەکە بی، چونکە تۆ بتەوە نەتەوێت لە هەموو حاڵەتەکانە کۆمەڵێک خەڵکی لێکەوە بێتەوە، ئەم کۆمەڵە خەڵکە پێویستیان بە خزمەتکردنە، پێویستیان بە ئیدارەدانە، پێویستیان بە مڕاعاتکردنە، ئەبێت تۆ کۆنتترۆلی خۆ بکەی لە هەموو وەزعەکانە، لە وەزعی خۆشیە لە ناخۆشیە لە کاتی کێشە و مەشاکیلیشە بتوانی سۆز و عاتیفەکە ئەوەنە زاڵ نەبێ، ئیهمالی حاڵەتەکە بکەی سۆز و عاتیفەکە زاڵ بێ بەسەرتا، ئەبێ بتوانی کەسی سەرکردە ئەوەیە، کەسی پێشەنگ ئەوەیە کە بتوانێت لە هەموو حاڵەتەکانە ئەو ئەزمەیە ئەو خۆشیە ئەو ناخۆشیە ئەو مەشاکیلە تێپەڕێنێ بە شێوازێکی سەرکەوتوو. خاتونی مرواری کاتێک باسی پێشنگبوونەکەین بێگومان لە هەر بوارێکە ئێمە پێویستمان بە پێشنگ هەیە و ئەتوان بڵم لە کوردستانە ئێمە ئەمڕۆ قەیرانی پێشنگبوونمان هەیە لەبەرەوەی ئەو پێشنگانەشی هەیەن، پێشنگانێک نین کە بتوانی بەڕێکی دروستا بتبەنیان ئیسفادیان لێ بکەیت لە بواری بانکخوازیە تا چنێک ئافرەتان توانیویانە لەم بوارە خۆیان ببینە و ببن بە نمونەیەکی باش، نمونەیەک کە هەر لە کۆیانی وەکو زۆر ئاماژەتان بە نمونونەکانی خەزانی پێغەمبەر و سەردەمی ئەواندا هەتاوەکو ئێستا کاتونێتەوە سپاس بەخوا لێرەشا هەمانە، بەڵام پێت وایە تا چنێک ئێستا توانیمانە ئەو ڕێچکەی بەردەوامی پێبین؟ بەڵێ واللهی ئەتوانم بڵێم تا ڕادەیەکی باش توانراوە، بەڵام لە تموحی هێشتا لە تموحی ئێمانە هەمومان پێویستمان بۆی زیاتر هەوڵ بدەین، زیاتر خۆمان شارەزاکەین، زیاتر وا بکەین کە بین بە پێشنگ لە هەموو ڕۆکانەوە. ئێستا بە نمونە ئەگە بڵێن پێشنگ بوون تەنها بریتینە لەوەی کە بڵێ تۆ خێزانەکەت هەمویان کەسانی سەرکەوتوو خوێنەوار بن، جاری وایە پێشنگ بوون بۆ نمونە لە ڕووی ئابووری. ئێستا لە ئێستاە بەڕاستی گرنگە ئافرەتان بەتایبەت باخوازانی ئێمە بەتایبەت ئافرەتانی دیندار ئەوانی کاس بە بەرپرسیاریتی دەکەن کە لە خەمی خێزان و وڵات و کۆمەلگا و هەموو شتەکاندان لە ڕووی ئابووریەوە بۆ نمونە ئێمە دەتوانین لە هەموو ڕۆکانەوە دەتوانین ڕۆڵی خۆمان بینین، چونکە کە تۆ وەکو مامۆستانەرمی باس کرد کە ڕۆڵەکانت دابەش کرد ئەمە زۆر گرنگە لە ڕۆ ئیداریەکەیەوە دابشکردنی ڕۆڵەکان. ئەنجە ئافرەتان بە تایبەتی لە ماڵ و خێزانی خۆیانە دەکرێت ببنە پێشەنگێکی جوان لە ڕووی ئابووریەوە کە ئەمڕۆ ئێمە قەیرانێکی ئابووری زۆرمان هەیە، قەیرانەکەش دروستکراوە نەبێ بڵین هەیە و ئەسڵ نیە و دروستکراوە، بۆیە لەم دەکرێت ئەوەش تێپەڕێندێ ئافرەتان هەوڵ بدەن لە ڕووی ئابووریشەوە پێشەنگێکی جوان بن، بزانن ئیداریاتی دارایی ماڵ و خێزانیت چۆن دەکەن کە بەداخەوە ئێستا بە زۆری لە خێزانەکاندا داهات کەمترە لە خەرجیاتەکە زۆرترە لە داهات کە خۆی دەبێت ئافرەت بەڵێ ڕۆڵێکی گەورە دەبینێ لە خێزانەکان بە تایبەتی کە زیاتر ئەرکی کڕین و شتەکان ئەگەر بۆ خۆشی نەیکڕ ئافرەت شتەکان فەرمانەکە کە ئەم شتەمان پێویستە لە ماڵە ئەم شتە ئەبێ بکڕین. ئێستا لە ئێستا دەکا وەزی ئابووری باش نییە کە قەیرانێکی ئابووری دروستکراوە ئەبێ ئافرەتان شتە لە پێشینەکان بەڕاستی بڕیاری کڕین و خەرجکردنی بدەن و تەماشای داهات و خەرجیەکانیان بکەن. ئەگەر وانە بن یعنی لەو ڕۆ پێشەنگیمان لە دەست ئەدەین کە ئێستا بەتابەت کە مانگی ڕەمەزانی پیرۆزە کە توێژینە وشت زۆر کراوە کە لە مانگی ڕەمەزانە زیاتر سەرفیات زۆرترە، هەندی حاڵەتیشەی بەڕاستی ئیسرافی تێدا دەکرێت، زیاترەوی تێدا دەکرێت کە خۆی پەروەردگار نەهی لەم زیاترەوەی کردووە. ئەنجا لەو ڕۆ ئابووری ئێمە تەماشای بەڕاستی وڵاتی خەزە و خەڵکی فەلەستین بکەین کە چ وەزعێکی ئابووری خراپیان هەیە، ئەی ئێمە لەم هەموو ڕەفاهێتەداین باش شتێک لە شتەکانی خۆمانیانی کەم بکەینەوە، هەوڵ دەین ئیسراف نەکەین و ڕەزیلیش نەکەین کە هەردووچان هەم تێپەڕاندن و هەم کەم تەرخەمیکردن هەردووچان خراپن و لە سیفەتی ئینسانی مسلمانین و خوای گەورە ئیسرافی پێخۆش نییە. دەکرێت ئێمە لەو ڕۆژەوە بەڕاستی پێشەنگ بین، هەوڵی پێشەنگبوون دەین کە ئەم پێشەنگی کە باسی دەکەین هێشتا لە تموحی ئێمەدانێ الحەمدوللا کە کۆمەڵێک خەڵکانێکی زۆرمانەیە ئافرەتانێکی زۆرمانەیە کە توانیمیانە پێشەنگی باش بن، بەڵام هەر لە تموحی ئێمەدانی ئێمە حەز دەکەین زیاتر ئافرەتان لە هەموو ڕوو لایەنەکان پێشەنگ بن لە ڕووی ئابووری، لە ڕووی کۆمەڵایەتی، لە ڕووی پەروەردەیی. دەستخۆش بە قەڵم سامراری ئێمە با پشوێ گەڕبگرین دە پشوەکە زیاتر دێژە بە گفتووەکانمان ئەچینە لای ڕکلامی بازرگانی و دوا بەدوایەوە لەگەڵتان بەردەوامی بەڕێزان فەرموو.
خۆشەویستان خێرەکان زۆر لە مانگی پیرۆزی ڕەمەزانە یەکێک لەو خێرە گەورانی کە دەکرێت ناندانە بە کەسێکی ڕۆژوان ئەو خێر و پاداشتێکە و ڕۆژوانە بۆی دەچێت بۆ تۆش دەچێت ئەو کەسەیان بڵێ کە بەبێ لە ڕۆژوانەکە کەم بێتەوە کە لە ڕۆژوانەکە خێرەکە کەم بێتەوە بەمە بەستش چەندین ئێوارەخوانی جیاواز لە شوێنە جیاوازەکان ئەنجام دەدرێمە بەبستی زیاتر بوونی خێرەکەەوە هەمیش پێکەوە بوون و ئاشتەواییە لە مزگەوتەکانە لە زۆر شوێنە ئەمە ئەنجام دەدرێ لە سۆران ڤیدیۆکیان بۆ ئامادەکردوین هاوکارانمان کە سەبارەت بە ئێوارەخوانێکە لە مزگەوتێک ساز کراوە پێکەوە بینەری ئەو ڤیدیۆ بین و دەگەڕێنەوە وڵاتە. بسم الله والصلاة والسلام على رسول الله. سپاس و ستایش بۆ خوای گەورە کە ئێمە ئەوڕۆ هەستاین وەکو ئەنجومەنی سۆرانی کۆمەڵی دادگەری بە سازدانی ئێوارەخوانێک بۆ دۆستان و ئەندامانمان لە سنووری ئەنجومەنەکەمان. سپاس بۆ خوای گەورە کە ئامادەبووان بە گەرم و گوڕیەوە بەشداریان کرد و هەروەها ئامانجمان لەو کۆبوونەوە ئەوەیە کە بەهۆی ئەو با بڵێن ئیفتار سائیمە ئەو خوانی بەربانگە لێک نێزیک ببینەوە و بەیۆنیەکانمان نوێ بکەینەوە و هەروەها گرنگی بە کارەکانمان بدەین بە کاروانی ئیسلامیەکەمان بدەین و سوپاس و ستایشی هەموو لایەکەین کە بەشدار بووینە لە ئەنجامدانی ئەو ئیفتار سائیمە و ئەرچان کێشاوە ماندوو بووینە. بسم الله الحمد لله اللهم صل على محمد وعلى ال محمد. پیغمبر فرمي صلى الله عليه وسلم من فطر صائما كان له مثل اجره. ئەو کەسێک کەەوە نانی کەسێکی بدا لە مانجی ڕەمەزان دایان لە هەر کاتێکی کە کەسێک بە ڕۆژوو بێ بەقەت ئەو کەسە خێری دەگاتێک کە بە ڕۆژوو بێ ئەوەی لە خێری ڕۆژی ڕۆژوانەکە کەم بێتەوە. خوا خێری ئەو برای بنووسی کە ئەو خێرخوازێک کە هەڵستاوە بەو ئیفتار و سائیمە خوا خێری ئەو برایانە بنووسی لە مەڵبەندی سۆران کە ئەو ئیفتاریان ڕێکی خستووە و ئیداریان کردووە. خوای گەورە جزای خێری هەموو لایەشی بدا. ئەوە هەم یەکتری بینینەوەیە لە مانجی ڕەمەزاندا ئەو هەموو دۆست و ئەحباب و خۆشەویستان یەکتی دەبینەوە و نانێکیش بەیەکەوە دەخۆن. هەموو لە ماڵێک نانیان هەیە الحەمدولله، بەڵام نانی خۆش و خۆشتریش هەیە و ئەوە دڵی مسلمانانیش خۆش دەکا. خوای گەورە مسلمانانی غەزە و مسلمانانی سین و هند و هەموو شوێنەکانی تر سەرکەوتوو بکە. لێرە هەموو بێکەوە بە جەماعی کەلیمەیەکشمان دەبێ و دوعای خێر و جەماعیش بێکەوە دەکەین. ئەوەش خێرێکی کە و پاداشتێکی دکەین ئینشاءالله لە بۆ خێرخوازەک و لە بۆ ئەو برانە. خوای گەورە جزای خێری هەموو لایەک بداتەوە. السلام علیکم ورحمة الله وبركاته. بەڵێ خۆشەویستان بەردەوامین لەگەڵتانە و لەگەڵ میوانەکانمانە قسە و باسی زیاتر دەکەین لەسەرەوەی چۆن خاتوونێک بتوانێت بێتە پێشەنگ. خاتونە جیبە دێمە لای تۆ، ئایا ئەو بربەستانە چین کە لە بەردەم خاتوونێکدا دێتە بەردەم ڕێی بۆ ئەوەی کە ببێتە پێشەنگ و قوتوی خێزانەکەی خۆی و هەروەها کۆمەڵگەش؟ سیاری پێشوە باسیەوەتان کرد کە ئەرک و مافەکانی ئافرەتان چیە؟ کۆمەڵێ ئەرکمان باس کرد، بەڵام ئافرەت بەڕاستی مافیشی هەیە، یعنی چۆن خوای گەورە کۆمەڵێ ینی کە ئافرەتی پیاوی دروست کرد و کۆمەڵێ ئەرکی لەسەر شانداناون
و هەم لە کۆمەلگاشا کۆمەڵی ئەرکەکەوێتە سەرشانی هەر یەکێک لە تاکەکانی خێزان و کۆمەلگا بە هەمان شێوە مافیشی هەیە بەرامبەربەوە. جا ئافرەتان بەڕاستی لەم مافانە زۆر جار بێبەشکراون، یعنی بربەستیان بۆ دروست دەکرێ مەسەلەن هەر لە کۆنەوە بەو شێوازە بۆ، یعنی ئێستا زۆر جار کە گلەی لەواکرێ مەسەلەن ئەم هەموو ڕێکخراوە ژنانێت چی، ئەم هەموو ڕێکخراوەکە باز لە مافی ژنەکە و باز لە کۆمەڵی بابەتەکات کە لەوانەیە یعنی تیان پەڕان بێ لەوەی کە باز لە داوای مافی ئافرەتان بکەن. بەڵام ئەمە لە چیەوە سەرچاویگر؟ بەڕاستی ئافرەتان هەر لە مێژووەوە یعنی چۆن بڵێ ستەمیان بەرامبەر کراوە، یعنی زۆرێک لە مافەکانیان پێشێل کراوە و نەهێڵراوە ئەو مافانە وەربگرن وەکو خۆی. ئەو مافانەی کە خوای گەورە لە بوونی ئەم ئافرەتە لە بوونی هەرتاکێکە کۆمەڵی مافی بۆ دابین کردەوە بۆ دەستەبەر کردەوە، بەڵام سیرەکەی هەر جارۆ بە ناوی شتێکەوە بربەست دروست دەکرێت بۆ بەدەستێنانی ئەو مافانە. جا ئافرەتانیش کاتێک ئەیانەوێ ببن بە پێشنگ بێگومان کۆمەڵی هەنگاو هەیە بێ بیبڕن، وەکو کە ماوەسا نەرمین و ماوەسا مرواریش باسی ئەویان کرد کە بەڕاستی ئەبێ ئەو ئافرەتی کە ئێوێ هەنگاو بنێ بۆ پێشنگ بوون بۆ سەرکەوتن ئەبێ پشتگیری هەبێ، بێ پشتیوانی هەبێ، ئەبێ ڕێگری نەبێت. یعنی تۆ کاتێک کە ئافرەتێک لە خێزانێکە مەسەلەن هەرچەنێ بەتوانە بێ هەرچەنە لێ هاتوو بێ کاتێ ڕێگری لێ هەیە و ناهێڵرێ مەسەلەن هەنگاو بنێ ناهێڵرێ ئەوەی کە خۆی ئەوێ بەرەو ڕووی بڕوات، یعنی ئەمە ناتوانێت سەرکەوتوو بێ، ناتوانێت ببێ بە پێشنگ ئەگەر هاوکاری نەبێ. بۆیە مافی خۆیەتی کە هاوکاری و پشتیوانی دەوروبەرەکەی بەدەست بهێنێت بە مەرجێک وتمان ئەو ئەرکەکانی خۆی جێبەجێ کرد بێ، چونکە هەر کاتێک من ئەرکی سەرشانی خۆم جێبەجێ کرد ئینجا توانم داوای مافەکانی شم بکەم. نەجی بەخەم تا چۆنێک هەستەکەی ئێستا ئەو کێشەی کە ئافرەتی تێکەوتو ئەوەیە کە نە ئەرکەکانی ئەزانێت چێ نە مافەکانی، کاتێکیش ئەرکەکان جێبەجێکە مافەکانی خۆی ئەفەوتێ، ینی بیر لەوە ناکاتەوە کە مافەکانی بەدەستبێنێ یا مافەکانی بەدەستهێنێ بەبێ ئەرکەکەی ئەنجام مابێ. ینی ئەمە چۆن لەبینیت لێ بە دڵنیاییەوە؟ یعنی ئەوە وەکوتم یعنی دائما لە کۆمەلگا ینی ململانێ هەیە، یعنی تەنانەت ئەگەر ئێمە سێرکەین لە بینی پیاوانیشا ئەو ململانەیە، لە بینی ئافرەتانی شایەوە و بە دەرەجەی یەکەم لە بینی پیاوان و ئافرەتانە ململانەیەک هەیە و یعنی بۆ ئەوەی کە هەر کەس ئێوێ مەسەلەن زۆرترین ماف بۆ خۆی بەدەست بێنێ و خۆی چۆن بڵێ لە ئەرکەکانی خۆی بدزێتەوە. بەڵام ئەمە بەڕاستی هیچ کاتێک نابێتە مای سەرکەوتن، نابێتە هۆی ئەوەی کە ئەم کەسە چپیا بێ ئافرەت بێ ببێتە پێشنگ سەرکەوتوو بێەوە ڕۆڵەکانی دیار بێت و هەوڵەکانی بنرخێنرێ لە ناو کۆمەلگایە. بەڵام کاتێکە تۆ ئەرکەکانی خۆت جێبەجێ کرد ئەو کاتە توانی داوای مافەکانی ش بکەیت. جا ئافرەتان بەڕاستی زۆر جار ئەم مافانیان لێ زەوت کراوە، یعنی هەر لە خێزانەوە سێرکەین تەماشاکەی ئافرەت هەبوو زۆر بەتوانا بۆ زۆر لێ هاتوو بووە، بەڵام لە ماڵەوە ڕێگری هەبوو بۆی کە بتوانێت ڕۆڵی خۆی ببینێ. تەنانەت ئافرەت هەیە مەسەلەن حل لە ناو خێزانەکەی خۆشیان ڕێگری لێ ئەکرێ، یعنی لەوانی هەمومان نمونی ئەوەمان لەبەرچاو بێ. مەسەلەن ئافرەتی وا هەیە ناتوانێت یعنی دەسەڵاتی ئەوەی نییە کە چۆن بڵێ لە پەروەردەی مناڵەکەشە ڕۆڵێکی هەبێت، یعنی زۆر جار هاوسەرەکەی مەسەلەن ڕێگری ئەوەشی لێکە کە ناهێڵێ یعنی ئەوێت تەنها کۆنتترۆلەکە چۆن بڵێ لە دەست خۆیان بێ. یعنی ئەمە ئافرەت پێویستی بەوە هەیە کە مەسەلەن ئەو مافانی کە خۆی گەورە بۆی دابین کردووە پێی بدرێ اینجا ئەتوانێت سەرکەوتوو بێ، ئەتوانێت پێشنگ بێ. جا ئەو ڕێگریانە بەڕاستی زۆر جار وکوتمان ئەو بربەستانە دروست دەکرێت بۆ ئافرەت ناهێڵرێ ڕۆڵی خۆی ببینێ و لە دەری شەوکوتمان ئە ڕێکخراوانە لە سەرەتایە توانین بڵێن بۆ ئەوە دروست بوون کە ئافرەتان ئەم ڕۆڵانە بەڕاستی بەڵام تەماشاکەی لەبەرەوەی کە ببوورە لەبەرەوەی کە یعنی ڕۆڵەکان هەر وەکو خۆی ڕۆیشتۆوە نەهێڵراوە ئافرەت ڕۆڵەکە خۆی بینێت. تەماشاکی لەوە چیە ئەم ڕێکخراوانش مەسەلەن یا کەسێکە بانگەشەی مافی ئافرەتەکە تێپەڕان بێ، مەسەلەن داوای زیاد لە مافی ئافرەتانی کردبێ لەبەرەوەی کە ڕۆڵەکە پێی نەدراوە. بەڵام ئەگەر هەر کەس ڕۆڵی خۆی ببینێ یعنی پێم وایە ئەو کاتە ڕێگریەکان کەمە بێتەوە چ پیا و چ ئافرەت دەتوانن پێشنگ بن و بە تایبەتی ئافرەتان و کووتمان کە ئێمە لە ئێستا پێویستمان بە پێشنگی زۆرە، چونکە ئافرەت ئەگەر پێشنگ بوو بەڕاستی ئەبێتە داینەمۆی سەرکەوتنی خێزانەکەەوە، ئەگەر خێزانیش سەرکەوتو بوو ئەوە کۆمەلگا بەدڵنیای و سەرکەوت. باش بەس بە کورتی جواب بدەرەوە هەر بەڕاست ڕێکخراوەکانی ژنان ئایا دەوەتی دروست بوون توانیانە ئافرەت بوا پەروەردە بکەن کە بتوانن بێتە پێشەنگیا خۆت ویان نەکردووە؟
خوی ڕێکخراوەکان ئافرەت پەروەردە ناکەن ڕێکخراوەکان ئەتوانن بڵێن یعنی کۆمەڵێ پرەنسیپیان هەیە کۆمەڵێ ینی پێی ڕۆ پرۆگرامیانە کە کاری لەسەرەکەن و ڕۆڵی ئەم ڕێکخراوانش جیاوازە هەر ڕێکخراوە ئەتوانین بڵێن بە باگراوندێکەوە ئیشەکە بە بەرنامە و منهەجێکەوە ئیشەکات ئەتوانین بڵێن ڕۆڵی هۆشیارکردنەوەیان هەبوو لە ناو کۆمەلگا هوشیاری وەکوتمان کە ئافرەت بزانێ ئەرکەکانی چییە و بزانێ مافەکانی چییە هانی ئافرەتانیان دا بۆی کە یعنی بزانێم ئەرکەکانی چیە و بزانێ مافەکانی چییە بەڵام ئەتوانین بڵین لەو ڕۆی کە داواکردنی مافەکە بە شێوازەکە لەمەیە لەوانەیە زۆر سەرکەوتو نەبێتن بۆیە گلەیە زۆریان لەسەر هەیەەوە گلەییان لێ ئەکرێت کە ئەوان نەک نەیانتوانیەوە مەسەلەن ئافرەتان هۆشیار بکەنەوە بەڵکو بوونەتە کێشەش بۆ خێزانەکان و بۆ ئافرەتەکان بەڵام بەو شێوازە نیە بەڕاستی ئەگەر تۆ لێ بکۆڵیتەوە ئەوان ئافرەتانیان هۆشیار کردوەوە کە بزانێ ئەرک و مافی چیە بەڵام شێوازی داواکردنی مافەکان لەوە چێ کەم تەرخەمێکە لەوێ دەزێت خاتو نەرمین ئێمە ئێستا دانیشتوین بێکەوە ئەم هەموو خاتونە باز لە پێشنگ بوون و سەرکردایەتی و ئەم بابەتاناکەین بۆ خانمێک ئایا بەڕاستی پێویستەکە هەموو خانمێک ببێ بە سەرکردە یان هەموو خانمێک توانای ئەوە هەیە ببێت بە پێشنگێک لە خێزانەکەی بێ لە کۆمەلگاکەی بێ لە هەر بوارێک لە بوارانی کە ئەمە مسابڕێزان و خۆشت ئاماژەت پێکرد بەڕای من هەموو ئافرەتێک ناتوانێت بێ بە پێشنگ ناشتوانێت بێ بە سەرکردە بۆ چکە پێشنگ بوون و سەرکردە بوون قوربانیدانی زۆری ئەوێ سنگێکی فراوانی ئەوێ دڵێکی گەورەی ئەوێ ماڵێکی گەرمی ئەوێ باوەشێکی گەرمی ئەوێ ئیدارەدانی ئەوێ دەستباربوونی خێزانەکەی ئەوێ بە تایبەتی هاوسەر دەستباربوونی کۆمەلگای ئەوێ هەموو ئەم سیفەتانەش لێ کاتە زەحمەتە بۆ هەموو ئافرەتێک دەستبات و بۆی دەستەبەر بێ لەبەرەوە ئافرەتێک ئەگەر ڕۆژ تا ئێوارە خەریکی سوۆسیال میدیا بێ تۆ چۆن چاوەڕێی لێکێ بێ بە سەرکردە چۆن چاوەڕێی لێکێ بێ بە پێشان پێشنگ بوون وەکوتم دڵێکی گەورەی بەڕاستی ینی تۆ بێ لە ئیسراحەتی خۆ ببووری ئەبێ لە هەندێک جار پێویستەکە تۆ لە زۆر مۆقیفە کوێربی لاڵبی کەڕبی ینی شت ئەبیستی وابزانە نەتبیستووە شت ئەبینی ئەبێ وابزانی نەتبینیوە شت ئەبیستی پێویستەکە جوابێتەوە بە جواب نایێتەوە بۆ لەبەر ڕاگررتنی مواقیفەکان لەبەر ڕاگررتنی هەڵوێستەکان بۆیە هەموو ئافرەتێ ناتوانێت بەو قۆناغانە تێپەڕێکە بتوانێت کەسێکی پێشنگ بێ یعنی تۆ بۆی مەسەلەن ئافرەتێکی پێشنگ بی ئەبێ ئەم ئافرەتە لە ماڵی باوکیا کچێکی سەرکەوتوو بێ کچێک بێکە لێ رازی بن ئەبێ ژنێک بێ هەمێردەکەی لێ رازی بێ مناڵەکانی لێ رازی بن ئەبێ بووکێک بێ ماڵە خەزوران شایەتی باشی بۆ بن بڵێن وڵات ئافرەتێکی باشە ئەبێ کەسێک بێ خەڵک شەکوای حاڵی خۆی و کێشە مەشاکیلەکانی بێنێتەوە بۆ لای ئەم بتوانێت ڕێنماییان کاو چارەسەریان باتێ کاتێک کە تۆ نەتوانی ئەوە بکە یعنی نەتوانیەوە کەسێکی پێشەنگیش بی بۆیە پێشەنگ بوون ئەوەی ئەوێ کە تۆ زۆر جار لە زۆر مافی خۆت ئەبووری لەبەر خاتری ڕاگررتنی بەرامبەر پێشەنگ بوون یعنی کەسێک مەسەلەن ئافرەتێک بتوانێت بە یەک چاوسێری بووکەکانی بکە بە یەک چاوسێری زاوەکانی بکە بە یەک چاوسێری مناڵەکانی بکە جیاوازیان نەکە اینجا دوای ئەو باوەشێکی گەرم بێ بۆ ینی ماڵە باوانێکی گەرم بێ دایکێکی باوەش گەرم بێ بۆ کچەکانی بۆ بووکەکانی بۆ زاواکانی بۆ نەوەکانی بتوانێت ڕێنمایی کارێکی باش بێ بۆ نەوەکانی کە توانی ئەمانە هەمووی لێ کاتە لێک ئافرەتا بە زەحمەت کۆ بێتەوە کوتم قوربانیدانی ئەوێ سنگێکی فراوانی ئەوێ لە خۆبردننی ئەوێ بەڵام ئافرەتێک ئەگەر ئەمە ئەم سیفەتانی تیانە بێ مەسەلەن ئەگەر کەسێک ناحەقێکی بەرامبەر بکە ئەم قوبڵی نەکا یعنی کاتێک ئینسان باشە کە ناحەقێکی بەرامبەر کرا ئەم بە ناحەقی جوابی نایەتەوە ئەگەر بە ناحەقی جوابیە ینی هەمان ئاست و هەمان مستەوان لەبەرەوە باشی و لێبوردەی ئینسان لە کاتێکە کە تووشی مۆقیفێکە بێ ئەم بە شێوازێکی تەندروست تێپەڕێنێ کە نەیتوانی بە شێوازێکی تەندروست تێپەڕێنێ یعنی ئەویش هاوشانی بەرامبەرەکەیەتی بۆیە سەرکردەبوون کۆمەڵە سیفاتە یا پێشەنگبوون کۆمەڵە سیفاتە لە یەک کاتە بە زەحمەتە لە هەموو ئافرەتێکا کۆکرێ ئافرەتێکی خۆنەویست بێ بە کورتیەکەی خۆنەویست بێ و ئافرەتەکان هەیە
بەڵێ پێویستی بە قورباندانی پێویستی بە خۆنەویستی هەیە یعنی ئەو ئینسانە زۆر حساب بۆ ئیسراحەتی خۆی ناکا زۆر حساب بۆ دڵی خۆی ناکا لە هەموو غەمێکی هەموو هینێکی ئەوەیە کەوا ئەو خەڵکی کە لە دەورێتی بتوانێت ڕازیان کا بتوانێت ڕێنماییان کا بتوانێت چۆنەڵەی ئاراستیان کا بەرەو شێواز بۆ شێوازێکی تەندروست و بەرەو ئاراستەیەکی باش ئاراستیان کە بۆیە وکوتم لە یەک کاتا ئەم سیفەتانە لە یەک ئافرەتا زۆر بە زەحمەت کۆ بێتەوە و بەداخەوە لەم سەردەمایە ئەم سیفەتانە لە ئافرەتێکە ینی ناتوانین بڵێن زۆر ئافرەت ئەتوانێت بە ئاسانی ببێ بە ئافرەتێکی پێشەنگ بۆیە بەڕای من هەموو ئافرەتێک ناتوانێت پێشەنگ بێت چکە قورسە پێشەنگ بوون بەڕاستی خاتو مرواری زۆر باسی نمونەمان کرد لەو نمونانەی کە خۆشە باست کرد بە نمونە ئاسیای ژنی فرعون لەو بی ئەو ژینگە ناخۆشی کە تایە بوو سەرڕ ئێوە هەر یەکتاپەرستی هەڵبژار ینی هەموو هۆکارێکە بۆی کەم خاتونە نەتوانێت بەردەوام بە بەڵام ژینگە ڕێگر نەبوو بووی کە ئەو باوەڕی هەیەی ئەو خواپەرسی کە ئێوە بیکات پێت وایە تا چەندێک گرنگە ئێمە ئافرەتان بەشێک یان پلێک لە پێشنگبوونمان ئەو بێ هەنگاوێک بنێ سەر ڕای ئەو بارودۆخی تیاین شتێک بگۆڕین گەر سەرەتاش بێیان بەپێی ئەو شوێنی کە ئێمە لێن بەڵێ هەروەکو مامۆستانەبین باسکە دەست خۆشی پێشەوەی وەڵامی پرسیارەکە جەناب بدەمەوە دەکرێت بڵین لە سەقسەکانی جەنابی دەکرێت پێشەنگبوون هەموو سیفەتەکان مەرزنی ئافرەت لە هەموو شتەکانە پێشەنگ بێ جاری وایە تۆ یەک سیفەتی لەو سیفەتانەی کە مامۆستا باسی کرد بۆ نمونە نەرمونیانی ها پێغەمبەری خوا سڵاس نەرمونیان بوو تەنها پێغەمبەری خوا سڵاس سڵامی خوا لەسەر بێ هەموو سیفەتەکانی توانیوێتی تێدا بێ و سەرکردا دەکرێت ئافرەتان لە ڕوویەکەوە سەرکردا بن نەک لە هەموو ڕووەکانی شەوە نەبێ ئێستا لە سەردەمی پێغەمبەری خوا سڵاس سڵم هەر کەسە و بە جۆرێک سەرکردا بووە بۆ نمونە نوسەیبی کچی کەعب لە زۆربەی خەزاکانە بەشداری کردووە لە جەنگی ئوحودا بە هەر چادۆری پێغەمبەری خوا سڵاس شێری ڕاوەشاندووە سەمرامان هەبوو ئافرەتێکی سەحابە بووە لە سەردەمی عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لەبێ چاودێری بازاڕی کردووە قەمچێکی بەدەستەوە بۆ جلێکی ئەستور و پۆشاکێکی حیجابێکی شەرعی جوانی لەبەرا بوو چاودێری بازاڕی کردو کە ئەو کاتە زۆربەی لە بازار غەش و خیانەت کراوە چاودێری کردو بۆی کەس فێڵ نەکا دەکرێت هەر یەکە و لە ڕوویەکشەوە پێشەنگ بێ هەر هەمانە کەسی ئاواش جاری وای هەموو سیفەتە چاکەکان هەموو سیفەتە سەرکردەیەکان لە کەسێکدا کۆ نابێتەوە هەیە لە خێزانەکەی خۆدا زۆر سەرکەوتەوە بۆ نمونە توانیوێتی مناڵەکانی هەمویان خوێندن تاوا بکەن هەیە نەیتوانێ مناڵەکانی خوێندن تاوا بکەن بەڵام پەروەردەیەکی هێندە جوانی منداڵەکانی کردووە کە منداڵەکانی بۆ خۆی لە ڕووی ئەخلاق و ڕەوشتی جوان و بەرز و شخصیەتەوە بۆ خۆیان سەرکردەیەکەن جا هەر یەکەی بە جۆرێک بەڵام وەکو باسی خاتو ئاسیات کرد بەڕاستی کە ئینسان ئیمانێکی دامەزراوی هەبوو کە بۆ خۆی بە چاکی پەروەردەکرا بوو پێم وایە هیچ شتێک ناتوانێت بی لە خشێنێ بی لە قێنێ لەو بیر و باوەڕێی خۆی ساردی بکاتەوە ئەوەش هێزی دەبێ قووەتی دەبێ قوربانیدانێکی زۆری دەبێ و ئەو ئافرەتانی کە دەبنە سەرکردا بەڕاستی وەکو ماوەسە باسی کرد زۆر لە ژیان لە خۆشیەکانی خۆیان لە لەزەتەکانی دنیا کەم ئەکەنەوە لە خۆیان زۆر بلی بێبەشن وەکو چۆن زۆر جار ئەو ئافرەتانی کە ئیش و کار و کەسابەت دەکەن بۆ نمونە ئافرەتێک بەرگدورە زۆربەی کات ئێمە کە ئەچینە لای بەرگدورەکان لە بۆنەکانە بۆ خۆیان جلیان بۆ خۆیان پێ نەدوراوە لەبەرەوەی لەبەر خەڵکەکە لەبەر مشتریەکانە لەبەر کەسەکانی تر لەبەر ئەوانەی کە ئیشیان بۆ ئەکەن و کە مەعمیلیانن خۆیان وەلا ناوە کچ ئەوەکانی خۆیان وەلا دەنێن پێیان ناکرێ شتیان بۆ بدورن بەڕاستی ئافرەتی پێشەنگیش سەرکردەی ڕاستەقینە سەرکردەی دڵسۆز دەبێ وابێ دەبێ لەسەر حیسابی خۆی نەک لەسەر حیسابی بەرامبەرەکانی بۆی ئەم ڕاگرتنی تەوازونە پێویستی بەوەیە کە لە ژیانی خۆت لە خۆشیەکانی خۆت کەم کەیتەوە بیخیتە سەر خۆشی ئەوانەی بەرامبەرەکانت و کە تۆ مەسئولی لیان کە تۆ بووی بە بەرپرس بەسەر ئەوانەوە زۆر باشە مامۆستا نەجیبە تا چنێک چاولێکێری خێزانێک یاخود ئافرەتێک بۆ ئافرەتێکی دیکە و ڕێگرە لە بەردەم ئەوەی کە ئافرەتێک ئەگەر توانایەک هێزێکی بە پێشەنگبوونی تیابێت ئەو هێزەی نەمێنێت تایدا خۆی بە دڵنیاییەوە یعنی یەکێک لە هۆکارەکانی سەرکەوتن و پێشەنگبوون ئەوەیە کە تۆ قودوەیەکی باش بۆ خۆت هەڵبژێری و چاوی لێ بکەیت یعنی بە ڕێگای ئەوە بڕۆی ینی هەر یەکێک لە ئێمە بەڕاستی لە هەر بوارێکە کە بمانەوێت سەرکەوتوو بین ئەبێ بزانین نمونەیەکی جوان لەو مەجاالات چییە یعنی ئەمەجا ئەمە لە ئیسلامە زۆر جوان باسکراوە هیچ کەسێک بەبێ مامۆستا ناتوانێت لە بوارێکە مەسەلەن شارەزا بێت یا سەرکەوتوو بێ مامۆستایەکی نەبێ
جا قودوەبوون و پێشەنگبوون لە هەر بوارێکە کە ئینسان بێوێ سەرکەوتوو بێ ئەبێ پێشەنگێک بۆ خۆی دیاری کات یعنی کەسێک هەبێت کە ئەم چاوی لێ بکە جا بە پێچەوانەوە ئەگەر یعنی پێچوانەی ئەمەش ڕاستە ئەگەر ئینسان مەسەرەن کەسێکی چۆن بڵێ سلبی لە دەوری بێت وە بێوێ چاوی لێ بکات وە یاخود بە ڕێگەی ئەوە بڕۆ بێگومان ڕێگاکەی ئەوە گرێ و سەرکەوتوو نابێت وە ئەبێتە بربەز لەوەی کە ئەم کەسا سەرکەوتوو بێ لە ژیانە بۆیە هەریچێک لێمە بەڕاستی ئەبێ قودوەیەکی جوان بۆ خۆمان هەڵبژێرین و هۆکاری تریش زۆرە بۆی کە ئافرەتان بیانەوێ ببنە پێشەنگ ئەویش ئەوەی بەڕاستی بێ زۆر کار لەسەر خۆیان بکەن زۆر کار لەسەرەوە بکەن کە خۆیان پێ بگەێنن چونکە لە ئێستا هۆکار زۆرە بۆ ئەوەی کە ئینسان بتوانێت سەرکەوتوو بێ بتوانێت خۆی پێ بگەێنێ بتوانێت شارەزا بێ یعنی ئێستا سەردەمی توانین بڵین جاران نەماوەکە دەستگەیشتن بە کۆمەڵێ سەرچاوە و هۆکار و ئەوانەیە قورس بوو بەڵام لە ئێستا ئاسانە لە بەڵام لە لایەکی ترۆبینی هۆکاریش بۆ بەلا ڕێدابردن هەر زۆرە و ئاسانە یعنی ئێمە ئێستا هەرێکێک لە ئێمە لەوانەیە کە بڵین تەمەێکمان تێپەڕانەوە بەڵام گەنجەکان ئەو گەنجانی کە گوێ لە ئێمە ئەگرن جا مناڵی خۆمانن خزم و کەسوکاری خۆمانن کەسانی وەکو ئێوەن کە مەسەلەن ئەهاتون لە بوارێکە ئیشەکەن بۆ نمونە لە بواری ڕاگەیان لە هەر بوارێکە بەڕاستی ئێمە ڕێنماییمان بۆ ئەوانەوەی کە ئێستا هۆکار زۆرە بۆەوەی کە ئێوە بتوانن سەرکەوتوتر بن لە ئێمە ئێوە بتوانن زۆر پێشەنگتر بن و زۆر زیاتر خزمەت بکەن لە کۆمەلگایە لەوانەیە سەردەمی ئێمە جیاواز بوو بێ مەسەلەن ئێمە وەکوتم هۆکارەکان کەم بوو بێ لە بەردەستمانە و بە تایبەتی تەمەنی ئێمە توانین بڵین بەرز و نزمی زۆرمان چەشتووە سەختی ژیان زۆر هاتۆتە ڕێگامان بەڵام ئێستا توانین بڵین هۆکارەکان زیاتر بەدەستن بۆی کەسێک ئێستا بێوێ ببێتە پێشەنگ بەڕاستی بە ئاسانیە توانێ بەڵام وەکوتمان لە لایەکی تریشەوە ئەگەر ئاگای لە خۆی نەبێ بەڕاستی هۆکاری بەلا ڕێدابردنیش زۆرە و ئاسانە و هاتۆتە هەموو ماڵەکانەوە بۆیە بە هەمومان ئەتوانین کە ڕێنمایی گەنجەکان بکەین ڕێنمایی ئافرەتان بکەین بۆی کە بتوانن لە شتە باشەکان سوودمەند ببن و ئەم ڕێگایە بگرن و کەسانی باش بکەنە قودوە پێشەنگی خۆیان نەخواانە خواست بەلا ڕێکا بڕۆن و مەسەلەن کەسانی ئێستا هەموو زانی کۆمەڵێ گەنجی ئێستا هەیە بۆ نمونە مەسەلەن مۆدلێکی کردوتە پێشەنگی خۆی یا کەسێکی ڕاضی کردوتە پێشەنگی خۆی یا یعنی متابعەیەکە زۆر بە قوڵی و بەجددی ڕۆژانە ئەم کەسە چیە کات چیە خوا چی لەبەرەکە بەداخەوە یعنی ئەمانە هەمووی لە بەلا ڕێدابردننی گەنجەکانە بۆی کە مەسەرەن ئەم کەسە خۆی چ سەرکەوتنێکیە بۆ لە ژیانە هەتا تۆ چاوی لە بکەیت یا مەسەلەن متابعی ژیانی ئەوکەی بەڵام لە هەمان کاتە کەسانی سەرکەوتوژن ئەگەر تۆ چاودێری ژیانی ئەوان بکەیت و بزانی ئەوان لە چ بوارێکا و بە چه هۆکارێک سەرکەوتو بن بێگومان ئەمە هاوکارە بێ بۆی کە تۆش بۆ ڕێگا باشەیە بڕیتجیبە خاتون نرمین لێسا تەوژمێکی بەلێشاوی ڕاگەاندن هەیە کە پێناسەیەک بۆ ئافرەتی پێشەنگ ئەکا و ئێمە ئێستا خۆمان لە ڕاگەاندنێکەوە دەرکەوتنی ئەم قسانە ئەەکەین تا چەندێک پێ دوایە سوۆشیال میدیا بەعام ڕاگەاندنەکان کاریان کردو لەسەر بوونی پێشەنگی جوان لە ناو ئافرەتانە یا ئەوە تا پێچەوانەکەیەتی و نمونونەکانی بەچ ئاراستەیەکان بەلایەنە باشەکەی خود بەلایەنە خراپەکەی والله هۆنیا گیان ڕاگەیاندنی کوردی لەگەڵ سوۆشیال میدیای کوردی ینی شتەکە لە بەرچای هەمومانە ئەوە نییە بڵێن ینی کەس نایبینەیە نایبیسەیان دەستی پێ ناگە بەڕاستی ڕاگەیاندنی کوردی چاواشەکارە یعنی ئەوەی کە ئەیهێنێ ئەیکا بە وەکو پێشەنگێک دەریێخا هەمووی مۆدێل و فاشیۆن و نازانم ئەکتەر و ئەمانی کە تازە یەن و تەنانەت ئەوانە ئەکاتە پێشەنگ کە ئەسڵەن هەر خەڵکی کۆمەلگای خۆمان نین لە کۆمەلگایکی ترەوە هاتووە ئەو لەوێ ئەو بروز بە ئەو ئەیە یعنی ئیحتیمامی پێەیە دەریەخا گرنگی پێەیە گەورەی ئەکا زیاد لە پێویستی خۆی ناوبانگی ئااتێ بەڕاستی ئەمڕۆ سوۆشیال میدیا و ڕاگەیاندن بە تایبەتی گەنج ئەگەر ئاگای لە خۆی نەبێ ئەمانە ڕاگەیاندن ئەمانەی کردو بە پێشەنگ ڕاگەاندن ئەمانە گەورە ئەکا ڕاگەاندن ئەمانە دەرئەخا ڕاگەاندن گرنگی بەمانە ئەیە ئەگەر گەنج ئاگای لە خۆی نەبێ ئەمانە ئەبن بە پێشەنگی گەنجەکانی ئێمەست بێنێ بۆ دو ڕۆژ بە تایبەتی بەڕای من ڕاگەیاندنی کوردی چاواشەکارە ئەو کەسەی کە بەڕاستی پێشەنگە ئەوانە دەرناخە ئەوانەی کە بەڕاستی بەرپرسیارن و ئەوانەی کە بەڕاستی و ئەدای بەرپرسیارەتی خۆیان لە ناو کۆمەلگا و چاکسازی خۆیان ئەکەن لە ناو کۆمەلگا ئەوانە زۆر دەرناخرێن ماندووەکان دەست بژمێرن مەگەر زۆر بەکەمی ماندووەکان و
ئەوانەی کەوا ڕۆڵیان هەبوو ئەوانەی کەوا ئاراستی کۆمەلگەیان کردو بە شێوازێکی جوان و تەندروست ئەوانە ناخرێنە ڕوو گرنگیان پێ نادرێت دەرناخرێن بەڵام وەکوتم کۆمەڵێک گەنجیان هێناوە ئەوانە گرنگی پێدەن گەورەیەکان ئەمەش بە تایبەتی بۆ کۆمەڵگەی کوردی ئێمە بۆ گەنجەکانمان زۆر زیانی هەیە چونکە گەنج بەڕاستی زۆر چاک و خراپی خۆی نازانێت ئێستا وای لێ هاتۆ سوشال میدیا ئاراستەی ئەکا ئەگەر خێزانێکی بەهێز و خێزانێکی تەندروست لە پشتی ئەم گەنجەوە نەبێت کە زوو ڕاستی کاتەوە زوو هۆشی بێنێتەوە و زوو ئاراستەیکە ئەگەر بیدەیتە دە سوشال میدیا و هەر فەوتاوە هەرزوو فەوتاوە بۆی ڕاگەیاندن بەڕاستی ڕۆڵێکی خراپ ئەبینێ هەم سوشال میدیا بە ئام هەم ڕاگەیاندنەکان کە کەناڵەکانە کەناڵ ئاسمانیەکانە بەڕاستی ڕۆڵێکی زۆر خراپ ئەبینێ کۆمەڵە دەموچاوی هێناوە گەورەی کردوون گرنگی پیاون دەری خستون بەبێ ئەوەی کەوا ڕۆڵێکی باشیان یا ڕۆڵێکی تەندروستیان لەناو کۆمەلگا بینی بێت زۆر بەداخەوە بۆ ڕاگەیاندنی کوردی کە ئەمڕۆ بۆ ئاراستەی گەنجان و خێزانی کوردی ئەکا کاتە بە گەنجان و کۆمەلگا هۆشیارێکی وایان هەبێت کە ئاگادار بن لەوەی کە بەلاڕێدان هەیە و ڕێگە ڕاستەکە بگرن خۆیان بەتایبەتی خانوان کە با بڵێن ئەرکێکی سەرەکیان هەیە لە خێزانە کە پەروەردەکردنی منداڵ و ئاڕاستەکردنی خێزانە بەلایەنە باشەکاندا ئومێدەکەن هەموو خانمان بتوانن لەم بەرنامە و سوودێکیان بینی بە پێی بوارەکەی خۆیان لە هەر لایەنێکی ژیانیانە ببن بە پێشەنگ و قوتووە تەنانەت زۆربەی خانمانیش کەوتونێتە ئەو هەڵەیەوە کە زۆر جار لە مەسلەی تەقلیدکردنا لە مەسلەی لاساییکردنەوەیە بۆ نمونە هاوسەرگیری ئەکا ئەڵێ بە مەسەلەن شێوازی تەسریحی قژەکەم شێوازی جلەکەم شێوازی مایکەپەکەم با وەکو فلانە ئەکتەر وابێ ڕسمەکەی ئەهێنێ ئەڵێ بۆکو ئەوە وابێ یعنی ئەوەنە چاواشە بووە هەمیشە بە دوای کەسێکە ئەگەڕێ تەقلیدی بکە یعنی کلێنێکی زۆر لە ناخیا دروست بووە خۆی حقیقەتی خۆی لەدەست داوە خۆی وەکو خۆی ناژی کەسایەتی خۆی ون کردووە شکلی خۆی ئێوێ بگۆڕێت جوانکاریە بە حساب بەناوی جوانکاریەوە نەشتەرگەریەکە خۆی وەکو فلانە کەس لێ بکات هەنی بەداخەوە ئەمڕۆ لە دەرسێک بووم باسی ئەویانە کرد ئافرەتێک گورچیلەی خۆی فرۆشتە بۆی جوانکاری ئەنجام بە یعنی ئەمە کارەساتە بەڕاستی ئافرەت گەشت بێتە ئەو مستەوای ئافرەتی کۆمەڵگەی کوردی گەشت بێتە ئەو مستەوای کە هەموو غەمێکی جلوبەرگ و مەیکەپ و ساڵۆن و مۆدێل و لاساییکردنەوە و ئەمانە بێ ئەوە کارەساتە ئیتر تۆ چۆن چاوەڕێ لێکە ئەمە بێ بە کەسێکی پێشەنگ چۆن چاوەڕێی لێەکەی بێ بە دایکێکی سەرکەوتوو چۆن چاوەڕێی لێەکەی خێزانێکی سەرکەوتوو دروستکە لەبەرەوە ئەرکی خێزانە ئەرکی ڕاگەیاندنەکە ئەو ڕاگەیاندنانی کە بەرپرسن ئەو ڕاگەیاندنانی کە پەیامدارن ئەو هیوادارم کە ئەم ڕاگەیاندنەژێکی بێ لەو ڕاگەیاندنی کە پەیامی هەبێ بتوانێت ئاراستەی خێزان بکە بۆی بە شێوازێکی تەندروست مامەڵە لەگەڵ ئەم جۆرە قەیرانانە بکەن کە ئەمڕۆ لە کۆمەلگەی ئێمە گیرمان خواردە بەدەستیانەوە زۆر باشەوەکو کۆتا پرسیا بۆ هەر سێکتان ئەگە بە دێڕێکیش بێ وەڵاممان بنەوە ئەگەر خاتونێک لە سری ئەم بەنامە ئێمە کردبێت و بێتە پێشەنگی خێزانەکەی خۆی لە خێزانەکەی خۆی دەست پێ بکات پێویستە چی بکات و ڕێنمایی ئێوە چێ بۆ خاتون لە خاتون مرواریەوە دەست پێکەم بەڵێ لە کۆتایە زۆر دەستخۆشتان لێکم زۆر سپاسانەکەم بۆ بەرنامە هیوادارم توانی بێتمان پەیامێکی باش بگەێنین من پەیامم ئەوەیە بەڕاستی خێزانەکان هەوڵدن ڕۆڵی پەروەردە نەدەنە دەست ڕاگەیاندنەکان چکە بەڕاستی ڕاگەیاندن و سۆشیال میدیا ڕۆڵی پەروەردەی لە دایک و باوکو خێزانەکان سندۆتەوە لەم ڕۆژگارەدا ئەگەر زۆر وریانەبی ڕۆڵەکە بە تەواوەتی لێت سەنداوە چونکە ئەتوانێت لە لایەکی ترە ئەو پەروەردەیە وەرئەگرێ و بۆیە بێ خێزانەکان زۆر وشیار بن ئەم ڕۆڵە گەورە و گرنگ و پیرۆزە لە دەست خۆیان نەدەن دەستخۆش خاتونەجی بە قسەی کۆتاییت وەڵام منش دەستخۆشیتان لێ یەکەم خۆزگام بەرنامانە زیاتر بێت ینی بە تایبەتی کە خۆتان باز لە کەسانی پێشەنگەکەن کەسانێک بانکەنە ئەم بەرنامانەوە کە پەیامیان هەیە پەیامدارن و ئەیانەوێت چاکسازی لە کۆمەلگا بکەن ئەیانەوێ ئەم کۆمەلگە و ئەم گەنجەکانمان بە تایبەتی بە ئاراستەیەکی باشا بڕۆن بە ئاراستەیەکی تەندروستا بڕۆن سەرکەوتوو بن و ببنە پێشەنگ کەسانێک کە ئەزمونیان هەیە لە ژیانە بتوانن ڕۆڵێکی گرنگ ببینن لەوەی کە خەڵکێک مەسەلەن هۆشیار بکەنەوە لەوە اینجا ئێستاش بەڕاستی یعنی ئافرەتان پێویستە کە لە سەریان یعنی ئەوە بۆتە ئەرکێک لە سەریان کە هەر یەکێک بەڕاستی خۆی هەوڵ بدا خۆی پێ بگەێنێ یعنی هۆشیاری خۆی بەرز بکاتەوە ئاستی خۆی بەرز بکاتەوە چونکە ئێستەی تر وەکوتمان بارودۆخە خەریکە لە دەست دەرەچێ بەوەی کە خەڵکێک هاتووە لەوانەیە لە هەندێک ڕۆوە لە پێش
مثلەن ئێمە بۆ نمونە لە تەکنۆلۆژیا لە شتێکە لە پێشێمە بن تەماشاکی خەڵک چاواشاکەن بەڵام کە ئێمە لەوانەیە کەسانێکە بن ئەزمون و نمونەی زۆر جوان بن بەڵام لەو ڕوا بشارێنەوە و دەرنەکەون بۆیە پێویستەکە لەسەر هەمومان کە زیاتر گرنگی بەو بوارە بدەین و کە ڕۆڵمان هەبێت لە هۆشیارکردنەوەی گەنجەکان. بەڕای من بۆی کەوا بتوانین پێشەنگ لە ناو کۆمەلگایە دروستکەین ئەمە کۆمەڵێک یعنی واجبا دەکەوێتە سەر دەوروبەر و یەکەم خودی کەسەکە خۆی ئەبێ هەوڵ بات بۆی کە بتوانێت بەو ئاراستەیە بڕا کە بەرە و پێشەنگی بڕوا دوای ئەوە پرۆگرامی خوێندن ئەبێ ئەم تاکە بەرمەجە بکرێ بۆی کەوا بتوانێت لە ڕێگەی پرۆگرامەکانی خوێندنەوە پەروەردە بکرێ کە بتوانێت کەسێکی بەرپرسیارانە مامەڵە بکە بتوانێت کە گەورە بوو بتوانێت ئەرک و واجبات هەڵگرێ لەسەر شانی خۆی دوای ئەوە ڕێکخراوەکان ئەو ڕێکخراوانەی کە معنین ڕێکخراو پەروەردەیەکان ئەوانش ئەرکیان لەسەرە کە بتوانن ئاراستی ئەم تاکە بکەن بۆی کەوا بتوانێت لە داهاتوە بێ بە پێشەنگ خودی خێزان ئەرکێکی گەورەی لەسەرە کە بتوانێت مناڵەکانی بەرەو پێشەنگ بوون بەرێ و کۆمەلگاش بە گشتی و ڕاگەیاندنەکان بە گشتی بتوانن هەر یەکە و پشکێکی بەرەکەوێ بەڵام پشکی سەرەکی بەر ئەو تاکە خۆی ئەکەوێت کە ئایا خۆی مەبەستێتی بێتە پێشەنگ کە خۆی مەبەستی بوو ڕێگاکە ئاسانترە بەڵام تۆ بتوێ بە زۆر بیکەی تۆزە شتەکە قورسە بێ هیوادارم توانی بێتمان لە ڕێگەی ئەم بەرنامە جوانەوە پەیامێکمان گەیاند بێت و سوودێکمان بە ئافرەتانی کۆمەلگەی خۆمان گەیاند زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ کاتی بێمە و بە بینەران بیسەرانتان بەخشی ئەزیزان لە کۆتاییە باسێکی سپۆنسەرەکانمان کەینەوە هەرێک لە MK شۆپینگ کە ناونیشانیان لە جادەی کاک ئەحمەدی شێخە سەرنجگەوتی گەورە لە بازاری بەختیاری یەکەم دوکانی لە چگوە هەروەها باخان حیجاب کە ناونیشانیان لە بازاری ئاوباریکە لە نهۆمی دۆم دوکانی ژوارە 120 و 119 سپاس بۆ ئەوی کە تا ئەم کاتا بینەری پرۆگرامی سیگەوهەر بوون بەخوای گەورەتان ئەسپێرین لە سپێشەوە هاوکارانمان دێنەوە خزمەتی ئێوە هەتاوە کوشەیەکی دیکە بەخوای گەورەتان سپێرین خواتان لەگەڵ بێت.